تا ببینی نوری چاو هزی پیم تا ببینی نوری چاو هزی پیم ديمو 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 ككسي قلوة واتاكي شيء نفسي هي كما شيء قلوة بوا بخوارديني زور بو خوارديني زور أخوا بو دوبامين برز به شو قناعز بخوتي أنا كقاعة بشكل الجياني من شنك يشكردن مهمة ومزقوت مهمة وما كريكتني خواريتي خرابترين خواردن أخوا تشيو مال والله قولون عصبيم هي قولون عصبي شي تو اندومي وفلافل جبس وممكن شت هي زواجي كردوة مردكة هيتر لو دقات تونات واني جبكي الساقر من بياساكم بس قال سير أو في شكرها شكرني جسمي مجوانا پرۆسی دەستپێکردنی قاعات چۆنە بەسم لەمێ دەست پێ بکەم من نزيكي تشيل برسيارم هي بوار كسك وباورناكم دكتور أو أنا برسياري هي لسه نخوش تيجي من هجير فاتح وربريرم داك اسمع قاعة والله ميلي قاعك لبانيا والله يا الله يبياويت بەخێر بێن نەگیاخوا بەخێر نەوەدان کردەوە بۆ نوێتین ئەڵلقەی دیوەخانی ئەم جارەمان لەگەڵ پیاوی زەخمە ئیتر هە لە ڕووی جستەیەوە و هەل ڕووی شخصیاتیشەوە لەگەڵ مامۆستا علی غازیە کێکێکە لەو کەسایەتیانەی زۆر ناوبانگی هەیە و بە شێوازێکی علمی باسی بواری لەش جوانی و ئیتر وەرزش و قاعە و ئەم بابەتانە ئەکا بابەتەکە تۆزێک ئێمە لەلایەنێکی ترەوە بۆی ڕۆین بەس باسی خودی کردنی شتەکان ناکەین بەڵام عقلیەتی کردنی شتەکان کە چۆن بچ بە عقلەتێکەوە بڕۆیتە قاعات خەڵکی ئێمە چۆن بیرەکاتەوە بۆچی بەردەوام نابین بۆچی گرنگی بەجەستەمان نادەین هەروە تۆزە لایانی زانستی شتەکان ئەو قورساتیانی بەسەری خۆی هاتووە هەروە کاگەژیر وعدێکی زۆر گەورەشدا لە پۆدکاستەکە بەوەردی گوێ ڕاگەن بڵین وعدەکەی باتە سەریان نا بڕۆی ناو پۆدکاستەکە کۆمنتان هەوە پێوانی بڵێن سابسکرایبتان لەبیر نەچێ و لایکیش بکەن و ناو پۆدکاستەکە کاک علی غازی بەخێر بێ زۆر سپاس دکتۆر زۆر بەخێراتی علیچیان ئەوادانت کردەوە زۆر خۆشحاڵم کاک علیش ئەکسترا ئاوەدانی کردەوە حەزمەوە کاک علی وەزعت چۆنە perfect لەگەڵ ژیانە ئیش و کار never been better لەخوا بەزێ هەموو شتێک باشە الحەمدولillah لەخوا بەزیاد وەڵای ئێمەش ئێستا باسی ئەومانە کرد ئێمە ئەستەکەم ئەکرێت تۆزە باشتر بین تۆشمان هێنا قەناعەتمان پێ بکەیت ئێستام ئەڵلقەیە زیاتر ئەم ئەڵلقەیە لەوانەیە بڵین ها یەک لەو ئەڵقانەی کەوە هیچ پەیوەندی بە میوانەکانەوە نییە پەیوەندی بە من و کاگەژیرە منێت قەناعەتمان پێ بکەین ئێمە چۆن بڕۆین ئەو قاعی بەرامبەرمان لەوانەیە 20 شەقا دوور بێ بۆی بڕۆین کاکە هەفتەی 2 جاریش بێ ئیتر نازانم کاک شەنکاریش باسیەکە تۆ برادرن کە قەناعەتکردن تۆ زۆر باشە simple ڕێزی خۆتەگەیت وەڵی هەوڵەدەم ڕاستی خۆ بگرە زیاتر this is the only thing you really own ئێستا هەر چیەکەی با دیوەخان باشترین پۆدکاست بێت لە هەموو عالم نەک بەس لە کوردستان لە کۆتایی خەڵک سەیری تۆکە if you don't take care of your body ڕاستە I wouldn't respect you that much because you don't respect yourself that much ڕاستە جوان نەک بەس ئەوە سقم زۆر بەتۆنیە چونکە تۆ کەسێک گرنگی بە خۆت ناگەی جوانە تێگەی لە مەسەلەکە ئەتوانێت بڵێ ینی قاعەکەش بەس شتێک نییە سمبڵێکە بۆ شتێکی زۆر گەورەتر یعنی ئەو نییە بەس ڕۆژانە بڕۆی چالاکێ بکەیت و بێیتەوە بەس سمبڵێکە وەکو تو باس کرد بۆ ڕێز بۆ خۆ کۆنتترۆلکردن بۆ بەردەوام بوون ئێستش بۆ جسمێکی جوانت نییە ئەگەر تۆ کاتت هەیە مەجالت هەیە و قارەت هەیە باسی ئەوم کرد زۆر جار هەستا پێش پۆدکاستەکە پێتەوە لەبەر چی ناڕۆی حەجەیەکم هەیە لەم وڵی من هەستەکەم کاتەکە ئەو ئێنەرژیکەوە ئەیدەمێ ئەگەر بیدەمە قاعەکەش کاتی ئیشەکەم زیاتر نەبێت خۆ هەفتەی 2 جا بڕۆی نەک بەس ئەوە مۆزوعەکە quality over quantity تۆ کە ئەوە نەسترێسی چونکە ژیان قورسە تۆ دکتۆری ئێستا تۆتت مەرحەلەی شەشی توانیە ژیانت قورسە ئەم دیوەخان لەسەر هەموو شتێک ئەمپلۆیت هەیە إلى آخره ئەمە سترێسە خەدە سەر ژیانت ئەو سترێسە بەچی دەریەکەیت وڵای بە Call of Duty 6 هەموو شوێ لە کاگەژیر ئەمەش دەری ناکە ئەوە بەس لە بیری خۆمێ یاریکردن نا هەرچی تاقەی سلبی دەریەکە ئەو کاتە بیرکردنەوەکەت ڕاستتر لە سەیانەوە باشترە بێ بریارەکانت لە سەیانەوە ڕاسترە بێ ئترواتە لە کۆتایی تۆ ئەگەر ئەتەوێ بەڕوو پێش بڕۆیت دەوڵە من بیتوە ئەبێ ئەو تاقە سلبی دەریکەیت جوانە یعنی من لەبەر ئەموێ ناجح بم یاری بکەم جا زۆر جاریش هەر خودی ئەوەی کەوا تۆ شتێککەی بۆ مەسلحەتی جەستەی خۆت هەستێکی ترت بۆ دێ کە شتێکت کردووە ینی هەستەکەیان بۆ هەستێکی سەرکەوتنت بۆ دێ زەو کاتی کە ڕۆژ مەقاعە پێرار بوو پار بۆ ناو بوو
ولو رقم لێ بوو زۆر يعني قەت نەبووە من حەزم لێ بێکەوە ئاسنەکان بەرزکەم یاشتی بەس دوای ئەوەی کەوا تەواو بووم تۆزە دڵیشم بە خۆم خۆش بوومدا وڵای مڕ شتێکم کردووە توانیم یعنی بەسەر ئەوە يس انجا موضوعك بحز نییە دکتۆر موضوعك زۆر دوورە لە حەزە ئێستا تۆ هەر کاتێک پۆدکاستەکە کرد حەزت لێ بوو ناوەڵە هەموو جارە أنا بەس زۆر بیکات ئەی ئیدتکردنەکە ئەی مەسەرین کرێشوێنەکە والله. ئەو هەموو ئەشیانە قورسە ئزعاجم ئەمەیکی بەحەز ناو یانەکەی چونکە ڕسپۆنسبڵیتیە لەسەرتە پێویستە ئافرێن ئەمەش پێویستە کە بیری لێکەی بەو شێوازە ترقەت دوا ناکەویت ئەسە بوو نمونەیە ئەگەر ئەمڕۆ شتێکتان کردووە لە ناو شوێنەکە مەسەن کامێرەکەشکە بەڵێ باشە لەوانە ئەتوانی ئیشەکە بەڕۆ پێش بڕۆ بە دوو کامێرە کێشەی نییە بەس تۆ بیلیەکەی گەورە نابی بە دوو کامێرەکە ئەبێ ئەو کامێرە چاک بکەیت دوایی ڕاستە وانە ئەوە نەواعیت لەو بوارە ئیدە ئەبێ چنێک واعیتر بیت لە مۆزوعی لەشت لە مۆزوعی مێشکت وانە you just have to give the same attention to your work to your body ئەو کاتەش ئیشەکەشی بەڕۆ پێشەڕۆ ڕاستەکەی يعني بوونا من بۆ واموت ئێستا من قەیناکە ئەگەر ئەمڕۆ فلافل مخوارد چونکە یاریەکەم بەس ئاسایی نییە بۆ تۆ فلافل بخۆیت چونکە تۆ نایسوتێنی نەک بەس ئەوە ئەم زەهرەکە تایەتی لەشی دەری ناکە من لەوانایکە گێرەوەی هودت ئەبێت تۆ زۆر ورتتر بی چونکە you are not doing your homework ئەبێت تۆ زیاتر خواردنەکە و پاکتر بێ لە بەچاوی من لە برۆی تۆ چالاکیەکەی تۆ دەریەکەی بڕێگەی وەڵام لە ناو جستەمە مینێتەوە هیچیش ناکەم ڕۆژانە ئەو مۆزوع ئەو وعە کە هەتا بۆ ئیش ئەبێ هەت بێ بۆ وەرزش و بێ هەت بێ بۆ خێزان و عایلە چونکە زۆربەی کەس ناجحە لە ڕووی پارە و نازانم چی یعنی هەموو کەس وەسفیەکە بەس ئەچی و ماڵی نە کوڕەکەی ڕێزیەگرێ نە کچەکەی ڕێزیەگرێ نە ژینی مرتاحە لەگەڵا بۆچی چونکە خۆی ئەمیشتە تەطبیق ناکە ئەو شتێک مودەمەنە خۆی ناجحە لە بزنسە بس he doesn't do the same for his family he doesn't think with logic هەچی و ماڵی بەس مرتاح بێ ئیتر من لە جمەکەف ئەو شتانە فێر بووم کە I have to give the same attention to my body to my family to my work to my circle overall you get me ڕاستە ئەمەیە مەسئلەکە ئێستا یعنی کە چی بۆقاعە 50 کیلۆ کار 50 کیلۆیە ئەوە نییە گەر ڕۆژێک تۆ دڵت شکاویان شتێک 50 کیلۆ بێ بێچل خەت نابێتەوە هەرە بێ you have to fucking live the weight right ئیتر ئەمە this gives you indirect vision of life too واتە من ئەبێ بەقوت بم ئەبێ خەوم باش بێ خواردنم باش بێ هەنە سەپڵمنت بەکارێن بۆی بەقوتتر بم بۆ ئەوەیە 50 کیلۆکە هەڵیگرم عینەن شت ئیشیش شۆرتکەتی نییە بۆ سەرکەوتن تێگەی شۆرتکەتیش نییە بۆ يعني عائلێکی باش و ژیانێکی خۆش جوانە you see the idea so everything you can link to the gym بم بەلامەوە لەوانە يعني چەندێک نوێشکردن مهمە و مەزگەوت مهمە و إلى آخره ئەمە ئێرە جمەکە ڕێکتری خواریەتی ڕاستە تێگەی چۆن لە هەن حاڵەت لەسەرەوە بۆ لەسەرەوە نەک لەبەر گرنگتر لە مەزگەوتەکە نە لەبەر کە تۆ ئینسانێکی باش ئەبی ئەو کاتە you will become a good man overall کە تۆ بەرەو پێشە چی ئەو کاتە you will understand the importance of God religion and so on ئەو کاتە ییت بۆ مەزگەوت نوێژەکە و بەرەو پێشەڕوات تێگەی ئەو هەموو ئەشیانە ینی تۆ ئەمەیان توخواتوانی زیاتر ڕوونی کردو تۆ ئەڵێ ئەگەر با بڵێن ئەو کەسێکەوە زیاتر گرنگی بە جستێدات و قاع و ڕاضاکە ئەمە چۆن وایدەیەکە با بڵێن حتا لەلایەنی ڕوحەکەتەوە ئیتر با بڵێن ئەگەر بۆ ئیسلام بەیان هەر بۆ دینی بێت چۆن لەلایەنی ڕوحەکەش یارمەتیەداکەوە ئەم ئەرکانی زیاتر بەجێ بگێنێ simple ئێستا من و تۆ لێک شوێنی شەکەین بەڵێ سترێسکردنی ژیانت بەچی دەرەکەی بە Call of Duty کە تۆ دەری ناکەیت بەس you forget it باشە من ئەچم نا بە تەواوەتی دەریەکەم واتە بیرکردنەوەکەم بە logically لە تۆ بریارەکانم باشترە چونکە you still have the negative energy you did not take it out کە بریارەکان باشترە there is a higher chance of me getting into religion
getting like to know myself more. تویم بڵێ مێشکت سافترە بێت بالضبط. تویم بڕارەکەمە باشتر You get بێت me? جوانە باشە کاگالی تۆ لە سەرتاوە چۆن دەست پێ کرد جا خۆشت بناسینی کالی مڕک شوش ناو ئەوەکەوە ماشەڵڵا تۆ ناسایی لە دوو لایەنەوە هەر لە لایەنی عەرەبستانەوە لە لایەنی کوردستانیشەوە زۆر سپاس. ئجابێتم بزانم چۆنیش دەست پێ کردو ئایا ئەم شتانێکەوە لە سەرەتاش مەسەلەن تۆ دووچاری ئەم شتانە بوویتەوە هەرم قاعەیە بڕۆم نەڕۆماوەی واز تێنا دەست پێ کردەوە یعنی چۆ قەناعەت بەخۆ تێنا کە قاعە ئەمە بەشێکە لە ژیانی من دەبێت ئەمە لایفستایل چۆرۆکێکی جوانی هەیە پێش ئەوە ناوم علی غازی 27 ساڵم هەندسەی وزە لە زانکۆمێکی تەواو کرد ئێستا یەکێک لە خاوەنی بایۆگارد کە یەکێک لە گەورەترین شەریکەی تاواکەری خۆراکی لە عێراقەوە بۆ مۆزوعی چۆن دەستم پێ کردو بە وەرزش 2012 بوو باوکم دایکم نەیان هێشت من بڕۆم بوو مەسەرەن بۆ مەسبەح هۆشتانە و زۆر حەزم لێ بوو ئیتر ڕۆژێک بێزار بوو تر ئەوە بە چۆن بڵێم بە دزیەوە ڕۆشتم ڕۆشتم و مەسبەحەکە ئەو کاتە I was a little bit fat يعني was little kid fat قەڵەوبی بالضبط تر چوون بۆ مەسبەحەکە لە دوو ڕۆیەک two things happened دوو شت ڕۆیە کە منی تووڕێ کرد یەکەم شت ئەوەیە کە خەڵکێکی زۆر جسمی جوانیان هەبوو سیکس پاک و لێ مەلەکان وە إلى آخره دووەم شت I literally got harassed آخر سپی و جوان و پڕ و تێگەی چۆن literally exactly تۆ چی و مەسبەح خەڵکی خراپی زۆر هەیە ڕاستە I say it and I'm proud of it بۆ کە گەڕاوە ماڵەوە زۆر تووڕە بووم چونکە حەسمە کرد شخصیەتێکی شێرم هەیە بەس ناتوانانی دەریخەم چونکە لەشم لە بشیلەیەچێ تێگەی چۆن ئیتر یعنی شخصیاتەکەم لە ناو سجنێک بوو کە سجنەکە چۆن دەریەکەم ئەبێ لەشم جوان بێ وحشەکە ئەبێ دەریکەم ئەبێ لەشم جوان بێ بۆی دەریکەم چونکە no one will take you seriously تێگەی ڕاستە لەو ڕۆژە دەستیم پێ کردووە هەرچێنێک خراپ بوو بەس یانی خواردنەکە قەتعم کرد ڕۆژێک یەک سێوی سەوزم خوارد باشە دەست نەمتوانی ئەسڵ بچم بۆ قاعە چونکە شەرم بووم لەشم جوان نەبووە تر لە ماڵەوە هەر خۆم کوشت بەش ناون یەک شناو نەمتوانی بیکەم ژماڵەوە تووڕە نابوون بۆ نان ناخۆی کوڕمەوە هەر زۆر تووڕە I was still thinking of the harassment چۆن هەر زۆر تووڕە بووم ئیتر دەستم پێ کردووە تا زۆر زایف بووم هاتمەوە بزانم 50 کیلۆ شتێکی ئەوە دوای دەستم پێ کرد بە قاعە ئیتر دوای لەخوا بە زیابە یعنی ئامانجێکیم هەبوو کوڕێک ناوی سەجیع بوو ئامانجێک بۆ وەکو ئەوم لێت وەزنی 65 کیلۆ ئێستا ئەو یاریزانی منە لەخوا بە زیابە دوایەوە دەستم پێ کرد و هەر بەردەوام لەم بوارە ئیتر لەو کاتە ئامانجەکەم ئەوە بوو کە هەر کەسێک وەکو من یارمەتی بکەم لەبەرەوە بووم مامۆستاگینە پێویستم پێ نەبوو ئیشی مامۆستایەتی بکەم تێگەی چۆن جا تا ئێستا گرنگی بەوانە ئەکەم کە تازەن یان قەڵەون یان مناڵن بە چای ئەوانە کە لەشیان جوانە تا ئێستا یاریزانێکم نییە کە هڕۆم بەکارێنێ لە 2016 مامۆستامەوە تقریبان چەندێک 8 ساڵ تا ئێستا یاریزانێکم نییە هڕۆم بەکارێنێ نەک لەبەر یعنی ناموە ئیش لەگەڵ ئەوان بکەم فۆکسەکەم لەگەڵ ئەسەر ئەوان نییە چونکە ئەوانە لەوانە لە 0.001 کە ئەنەوەی پاڵەوان بنوە إلى آخره ئیشی ئەوەم نییە لە 100 خەڵکە کێشەیان هەیە لەگەڵ لەشیان کە ڕازی نین بۆ تێ ئیتر من ئەمەوەی یارمەتی ئەوانە بکەم ئەنجا زیاتر فۆکسەکەم خەم لەسەر گەنجەکان و تینەیجەرەکان چونکە ئەوانە کە لەو تەمەنە باشە بن لەسەر ڕێگاکە ئەڕۆنتەوە لیان مەترسە مجتەمەعەکە بەڕوو پێشەڕوە کێشەی کۆمەڵ یعنی کێشەی سایەتی زۆر کەمە بێ کە ئینسانێک لە یەکەمەوە ئەچیە سەر وەرزش و نوێژ they are as important as يعني ملاحظم کردو زۆر بەلایەن ڕۆحیەکە شوی بەستیتەوە ئەنجا ئەوەنەش ئەوە هۆکاری ئەوە بێ دایمەن ئەمانەی کەەوە لە قاع ئەیان بینی هاسە میمشتیشیان لەسەر پێیانەوترێت جیم برۆز و برادرانی قاع ئەوە یعنی ئێستاکەی پەیوەندیەکی زۆر پتەوتریان هەیە لە برادرایەتیەکی ئاسایی کە لە شوێنێکی تر دروست بکرێت بەمە دایمە برادرایەتێکی ناو قاع بەهێزترن لە برادرانی ناو زانکۆ بێ یان لە شوێنێکی گشتی بێ چکە هەستەکەم بە هەمان شێوە سێریەکەن ئەمە وەکو
ئەوە نییە بەزمێ دەستم جوان بیان شتێک شێوازێکی ژیانە یعنی بۆیان چونکە ئێمە نامانەوێت بچین کۆڵڤوتی بکەین بۆ ئەوەی بیرمان بچێ ئەمانەوەی بچین یاری بکەین بۆ ئەوەی چونکە حەزمان لێە و بەتاڵە بین لە نەگەتیڤ ئێنەرژی تێگەی چۆن ئیتر کە تۆ ئەچی بۆ قاعەیە بە فول فۆکس نەگەتیڤ ئێنەرژیەکە دەریەکەیت ئەو کاتە لێ زانی کە من بەڕاستی تۆم ئەوەیە تۆم ناوێ تێگەی I'm not with you for fun I'm with you to push each other you get me ژیانی خۆت باش ئافرین تێگەی ئیتر هەستەکەم هی ئەوەیە زیاتر اینجا هەردووکتان بەڕوو پێشەچین ئیتر you will have more يعني ئەم شتێکی زیاتر پێکەوتن بەستێتەوە بێزگە بەس لەوەیکەوە بالضبط it's not for fun only موضوعەکە فن نییە بەس موضوعەکە ئەوەیە کە ئێمە بەڕوو پێشەچین لە ڕووی جەسەدی لە ڕووی مێشک لە هەموو ڕۆیەکی تر جا دوای یاری خۆت باز چیەکەی تۆ باش شتی بکەی هەر گرنگ وەکو یاری جلو پۆدکاست بالضبط يعني ئێمە زۆربەی کات من و کاکشانکار کە مەسەنین بۆ هەولێر سەفەرەکەین شتێکی خانە سەر پۆدکاستێکی کەسێکی زۆر بەناوبانگ یان بە یەکتر جۆلی ئەگرین اینجا مناقەشەکەین من و ئەو لەسەر مەسەنم پۆینتێک کە بەدڵمان نەبوو یان بەدڵمان بوو دەگەی چۆن زۆرواکەین زارێ ئیتر ئەگەس that's why هەستەکەم قاعاش زۆر زێر جیاوازترە وەک لە ئەم شتانی دیکە مثلەن هەموو ئەم شتانی دەوروبەرمان زوو ئەوها دۆپامینە ڕژن موبایلەکەمانە ئیترەمە کوورە Call of Duty نازانم چوونە دەرەوەیە شایەکە حەفلەیەکە زۆر زوو و زۆر کورتە بەڵام قاعا یەکێکە لەو شتەکەمانەی کە بەجددی کاتێوێ یەک ماندووبوونێوێ دوو چکانێشت ماندووبوونێوێ کاتێکی وای ناوێ ینی دۆپامینەکە هێشتا ئەڕژێ بەڵام قاعەکە ماندووبوونەکە ئەوێ و کاتەکەش ئەوێ هەتا سێرەکەی ئەگەیتە ئەو جسمی خۆت حەز لێ خۆت مرتاحی لەگەڵەیە ئینجاکە ئەو دۆپامینە ئەڕژێ ئەگەیتە ئەو کاتە زۆر دڵت خۆشترەوێ بە خۆت وەک لەم شتانی دیکەیەکی بالضبط لە 100 ملیۆن يعني بس من ناموە خەڵک بیری لێ بکات ئۆکەی نەتیجەکە دوای 6 ماک دەرەکەوێتتر 6 ماک چارەکەم ئەخر ئەو ئامانجمان نییە ئامانجەکەم ئەوە نییە کە بەس لەشم بکۆڕم با ئامانجەکەمان بچووکیکین ئامانجەکەم ئەوەیە ئەمڕۆ زۆر سترێسم تووڕە بووم بەرێکەپم هەبوو شتێکم هەبوو کێشەم هەبوو لە ئیش پارەم نییە با بڕۆم بۆ قاعە با ئەو تاقەی سلبی دەریەکەم ئامانجەکەم بەدەستهێنا تاوا متعلقم بە قاعە بەس کە ئەمانجەکەم بەس لەشم جوان بێ بەڵەشێتە بوو تێگەی چۆن نای بینەتی جێکە هەموو ڕۆژ تێگەی تر قورسە بێ با ئامانجی گەورەمان هەبێ برێکداونی ئامانجی بچووکمان هەیە هەرە کات من ئێستا بایۆگارد کردمان 1/12/2000 و ینی 2 ڕۆژ پێشە سەیادگاریەکە بوو 1/12 بوو باشە زۆر سپاس بەس من لە مانگی 5ەوە خەریکی يعني حاضر کردنی شوێنەکەمان کرد تێگەی هەر واز لە یاری تقریبا هێنا هەفتەی 2 ڕۆژ 3 ڕۆژە چوون بۆ قاعە بۆ 40 دقە 30 دقە ئاوای ئەگەر مێشکم بەس لە باشتربوونی لەشم شێتە بم یان واز لە ئیشە هێنم یان تا واز لە قاعە هێنم وانە بەس من دایمەن ئامانجم ئەوەیە ئەو تاقەی سلبی دەریەکەم بۆەوەی ژانم بەرەو پێش بڕوە من چونکە دایکم خۆشمێ نە ئەچوم بۆ قاعە تۆڵی چۆن هەنە کات تۆ هیچ کێشێکی وات نییە بە سترێسیت بە بوونەی ئیش بە بوونەی ژیان ئەچی و ماڵەوە دایکتەڵێ بێ زەحمەت ئەو زبڵە دەریکە تۆڵێ باشە تۆزێکی تر دوای پێتەڵێ تۆڵێ دە باشە کاکە تێگەیشتنی سەر ڕۆم تێگەی چۆن گوناحیە وانە غەڵەتە من کە یاریەکەم ئەم کێشەم نییە بۆ چونکە ئۆڕەدی ئەم کام ئیتر لەبەر من دایکم خۆشمێ من یاریەکەم چونکە نامێ ڕۆژە ڕۆژانە غەڵەت بکەم دوایی پشیمان ببم ئەو غەڵەتە لەگەڵ ژنت دروسە بێ لەگەڵ مناڵەکانت ئەنجاوە من باسی کێشێکی بچووکەکەم لەوانە من مۆزەفم تووڕام لەسەر مدیرەکەم ئەو کاتەوە کەریرەکەم نامێنێ بە بۆنەی چی وەڵڵا چونکە وەڵڵاهی تۆزە سترێس بوو آخر معقولة دقيقة شون الموضوع زور قلترا لويك خلط بيري لايف ستايل جوا يعني قرانكاري زور گشگيري بسر دستته هو شازي بيركردنوتي اونيه بس بلي تو بروي وبس عضلات زياد كي تو گوركي باش ليره برسالي ديك درسته بيا ليره من هنظر بيرا كما اما رايكي خوما اتواني باسي بكين هستا كم قاعه زياتر لأنا بزنسيكيتي مثلا كسك
پرسیارەکەم لێرا توانین بڵێ ئەوەیە کە قاعە مەرجە تۆ بڕۆی بۆی مەسەڵەن ڕاضە بکەیت و ژیان خۆت باشتر بکەیت خۆت لە ئەنێ و باسی ئاماژ نییە دوو بڵز بکریت و بۆ خۆت ئیش یاریکی لە بۆ ماڵ پۆدکاستەکە لە ماڵتان نەمان کردەوە بۆ ژوورێت هەیە لەوانە یان لەسەر سەربانەکە ژوورێکەکەی بۆ لێرەیەکەی بۆی جدیتر بیت دێگەی چۆن بەس لە یەکەمەوە کردوتە لە شوقێکی بچووکە شتێک تێگە چۆن بۆی دەست پێکەیت قاعە وایە پێت دەکرێت بڕۆ بۆ قاعچی بۆ قاوکات هەیە بڕۆ پێت ناکرە مەجارت نییە لە ماڵەوە بیکە مەجای یاریکردنیش لە ماڵەوە نیتە ئۆکەی پیاسەکە زیاتر بکە ڕابکە لە دەرەوە هەر وەرزشێ بێ ئەبێ بیکەیت ئامانجەکە تۆ ئەوەیەکە چالاکیەک بکەیت ئەم ژیانی ئێستێکە هەر ئستراحەتەوەی جەسەدیە تێگە چۆن جەسەدی مهمە چونکە تاقەی سلبی بە هیچ شێواز ناتوانانی دەریکەیت مەگەر لە بەڕێ جەسەدی بە مارشل ئارتس و ئەمانە شەگرێتەوە مەسەلەن کاراتێ هەرچیە anything بەس بۆ من باشترینە بەدی بڵدنگ بۆ چونکە یەکەم شت کە ئەنجەریەکە یعنی تووشی ئێسابوون زۆر کەمە ئەگەر بە جوانیەکەیت تۆ چی کرۆسفیتەکەی لە یەکەمەوە لە 100 تووشی سابەوی زۆرەوە یعنی لە 10 کەس 7 مسابە بن دەگە چۆن خەتەرە باشە هەر ڕاضێکی تر the rate of injury زۆر بەرزە باشە بەس بەدی بڵدنگ وانە بەدی بڵدنگ چیتر ئەوەنە زۆر هیلاکت ناکە ژاتێکە چێ تۆ ئەچی بڕ مەلە بکە ئەوەنە برسیتە بێ ئەوەنە هیلاکەبی لە دوای مەلەکردن هەر ناتوانانی چتر بکەیت ئەگەر بە جوانی مەلەکەی تێگە چۆن وەرزش بەدی بڵدنگ زۆر وانە باشە یان ڕزستەنس وەرکاوت ئیتر بەلامەوە باشترین ئۆپشنە لەوانە بەلای کەسێکی تر ئۆپشتێکی تری هەیە باشە کاپتن تۆ هەستەکەی هۆکارەکە چی بێ کللتوری ئەوەی کە ئاگامان لە جستەی خۆمان بێت و قاعە و ڕاضەکردن و شت ئەتوانین بڵێ لە شەرق ئەوسەط کەمە دوای دیتە سەرەوەی کەوا لە عێراق و کوردستانیش دەها کەمترە بە بەراورد لەگەڵ ڕۆژئاوە بۆچی ئێمە تەنانەتکەوە ئەوەی با بڵین چەنەها حەدیث و ئایەت و لە کللتوری دینەکەشمان هەیەکەوە ئاگا لە جستەی خۆت بێ بەڵام ڕنگ ناداتەوە لە ئەوروپا و ئەمانەش خۆیان کردویانەتە مەسەڵەن شتێکی زۆر بەزڵێن سەرەکی تر و خەڵکە بینی زیاتر ئیتر وەرزشەکات و زیاترە چێتە قاعە و بە بەراورد بە ئیتر خەڵکی خۆمان زۆر جوان پرسیارەکەم ئەمە گرگی زۆرین بە قسەی خەڵک ئێستا ئەگەر من پیاساکەم ئاڕۆم کەسەکە لەسێر ئەو شەکەرە شەکەر نییە جسمم جوانە دێگەی چۆن سنگم بەقوتە شانم بەقوتە من کەوا ئەڕۆم یەکسەر خۆی هەست بە لاوازیەکە ترچیەکە بۆی خۆی مرتاح بێ لەگەڵ ڕەفیقەکانی قسە باسیەکە بە شێوازێک کە من شەکەرم ئیتر من پێم عیبە خەڵک وا قسە بکە بە من ئیتر یان جلیپان لە بەرکەمێ هەرواز لە قاعێنم تێگەی چۆن ئیتر ئێمە we care a lot about what people say تێگەی چۆن من زۆر تووشیەوە بووم فەرقەکە ئەوەیە I did not care وتم شەکەرم باشە شەکەرم تۆش بەنەوشەکە بە جام ڕەش ئەوەکەی لە جادێ لە دریم سیتیە نازام چی چی تۆ شەکەر نیت من شەکەرم بە شتێک کە دۆ ناتوانانی بیکریت مەتوانم سیارە بکرم تێگە لە مەسئلەکە ئەگەر ئەمەوەی بۆی ڕوونکەم و بڵێم شەکەرم باشە فشەکەرم کاک ئەی تۆ چیت تێگە لە مەسئلەکە that's the problem ئێمە بیر ناکەین لە بەقوڵی لە شتەکە لە هەموو شتەکە بەقوڵی بیر لێکەین لە ئیش لە دین لە هەموو شتێک بەسکەوێ بە جەسەد ئەسە تۆ یعنی most people کە سیارەیان هەیە و عەتەلی تایل ئەتوانی خۆی چاکێکە یان ئەزانێ لە دەنگەکە کێشەکە لەکوێیە ڕاست چونکە پارەی کڕی ئەوەنە ماندوو بوو ئیتر زۆر فۆکسەکەی خەتە سەر هەموو شتێک فێرە بێ 1000 ڤیدیۆ ئەبینێ بەس کە ئەچێ خراپترین خواردن ئەخوا تۆ چی ماڵ واللهی قۆڵۆنی عەسەبیم هەیە قۆڵۆنی عەسەبی چی تۆ ئەندومی و فەلافل و جیبس و مبس و ئەو شتانەیە وەرە باشن نەمردووی تا ئێستا ناوانیە سیارەکە و بڕۆ ئاو تێکە لە جاتی بانزیرەکە چی لێت وێرانە بێ وانە عرزێستوێ ئیدە باش ئێمە ئەو هەموو خواردنی خراپە خۆین و لەخوا بە زیابە نەمردوین و کێشەشم نییە لەگەڵ ئەو کەسانە بەس کێشەم هەیە کە دوایی نەخۆشەکەوێ من شانسم نییە لە ژیان و نازانم چی و دەست پێکە بە گریان یاخر تۆ لێکەمەوە پیاوە بووی ئاسای ئەڵێک وتت ژیان فشەیە وانە
ئەیژیان فشە بوو بۆ ئێسەکە نەخۆشیت ئاواهی جاران پارەت نەبوو لەبەر ئەوە خواردنی خراپە خۆیت ئەنجام من نصیحەتی تۆم کرد کاکە خراپ خواردنی خراپ مەخۆ چونکە دوایی ئەوەنەی پارە سەرفەکەیت هەر کێ زانی بەیانی چیە بێ کە نەخۆشەکەویت ئەو کاتە لەژێ عەرزەوە پارە هێنی ئەی چۆن ئەی تۆ نەتوت من بەلامەوە گرنگ نییە بژیم ئەمە کێشەکە ئەگەینە هەنە کەسە لە ناوەڵڵا هەر I don't give a fuck about living باشە بڕ بمرە کێشەم نییە لەگەڵەوە بەس کێشەمە لەگەڵ ئەو کەسانە کە واقعی نین دێگەی چۆن ئەمە یە مەسئلەکە لە کۆتاییشە باشترین دەرمان ئەوەیەکەوە هەر نەچی بڵای دکتۆرەکە ئەسڵن نییە ڕێگری لێ بکەیت باشە کاپتن هەستەکەی ینی تاکەوەکارەوە بێکایمە بەس گرنگی بە قسەی خەڵکە دەین ناچینە قاعە یان ئێمە کێشەیەکی قوڵتریشمان هەیە لە خۆ کۆنتترۆلکردن و دیسپلن چکە بنەستەکەم بۆ نمونە هەر کەسایەتیەکی کەسێکی عێراقی و کوردیش کللتوری ئیشکردن ئەمەزان وەرک ئەثیکی پێڵەن ئەخلاقی ئیشکردن لای ئێمەش هەروەکو ڕۆژئاوا بەهێز نەبێ ینی دائیمەن ئێمە تۆزێ قورسترە بۆمان کەسێکی لە کاتی خۆی لەوێ بین کاتی ئەوە تەواو بێت جستەکە زۆر زۆر بەجددی بکەین کلاواتی تێنەکەین هەوڵ نەدەن ڕێگەیەکی کورد بۆ ئیشەکان بگرین هەزاکی با بڵین تۆزە کێشەش لە خۆ کۆنتترۆلکردنەکە ژێ لای خەڵکی ئەمەوە تا کێشەکە ئەوە نییە چونکە ئێستا باسمان کردووە وتم کێشەکە لە سەقافەتی وەرزشەکە بەعام ئێمە چۆن نتوانم بە کوردی بڵێم پێشەنگایەکی باشمان نییە کە بە جوانی بە ئەکادمی بۆمان باسەکە کە چۆن یاری بکەیت و ئەیگونجێنی لەگەڵ ژانی خۆت نیمانە ئەو مۆزوعە وەرزش بەعام شتی زۆر ئەکادمی نییە تێگە وەرزشی خۆمانەیە تێگە چۆن ئەوەمان هەیە کە فێرتەکە چۆن یاریکە بەس کەس فێری تۆ ناکە کە چۆن بەردەوا بیت ئێستا هەمومان ئەتوانین قورئان بخوێین عەفو بیخوێنین باشە بەس کەسمان نییە بەردەوام بە لەسەر ئەوە تێگە چۆن بەس هەرچەندێک لە ڕووی دینەوە هزار شێخ هەیە هزار مەلە هەیە کە بۆت باسەکە کە چۆن بەردەوام بیت ڕێگەکە ئەزانیت بەس لە مۆزوعی سەقافەمان کەمە هەر لەسەر وەرزش بەعام ئەمە هەر کاتی ئێوێ ئەوە غەرب نییە لە ئێمە باشترە ئێمە بەڕای من ئێمە هزار جار لە غەرب باشترین بەس ئەوەی تۆزە کاتمان ئەوێ لە هەنە شتێک بۆ ئێ باشتر بین لەو ڕۆیە تێگە چۆن ئەگینا ئێمە لە هزار شتی تر زۆر باشترین لە غەربە ئەمیش باسی لەو لایەنەوە ئەەکەم با لە لایانی سەقافەتەکە بەعام سەقافەتەکە وعی زۆرمان نییە لەسەر ئەو مۆزوعە کە من ئێستا دانیشتوم لەگەڵتان باسی هەنێ شتێم کردووە دیارەوەڵا بۆ من بەو شێوازە بیر لێ نەکردووە تێگە چۆن چونکە you are already good at something else بەس خراپیت بەوەنێ بەوە و هەردووکی یەک شتە ئیتر ئەو جۆرە قسانە پێویستمان پێە بۆ ئەوەیە پەیامەکە بیگەێنین تۆ لە مایە مەش ساڵێکەوە کاپتنی لە قاعەکان وکەوە دەرسەڵیتەوە و یارمەتی خەڵکی شەدەیت و بۆ وەرزشکردنە کەستەکەی گۆڕانکاریەک ڕووی داوە عنی خەڵک بەرەو باشتر بوون زۆر کە پیشانکار ئاگادارە کە دەستمان پێکردووە لە سلێمانی من کە دەست پێکردو بە ڤیدیۆکردن نووسراوە لە بایۆکەم کوردیەکەم وێرانە هەر نووسراوە باشە بە عەرەبی پەیجێکم هەبوو هەر لەو کاتە نزیکی سەکەیم هەبوو چەند ساڵێک پێش ئێستا ئیتر خەڵک داوای کرد بە کوردی بیکە وتم باشە یکم کەسێکی تر نایکە لە وڵای کوردیەکەم باش نییە چۆن بیکەم و چۆن نەسیحە بە خەڵک بکەم و من کوردیەکەم وێرانە من وتم حەقم چییە نەسیحەتەکە ڕاستە با خەڵک پێکەنی بکە کێشەم نییە I don't care ئیتر دەستم پێکردو بەو شێوازە لە دوای ئەوە بە چەند مانگێک ئەبینم لە سەیە با بەڵێن 30 مامۆستاکانی سلێمانی دەستیان پێکردووە بە ڤیدیۆکردن خوا بەسیە پێم خۆشە کەسێک هاو بڵێ مامۆستاوە کۆپی تۆەکە ئیکاکە منیش کۆپی کەسێکی ترم کردووە خۆ من لە ئاسمان نەهاتووە و فکرێ بۆ ئەوە ئامانجەکەم باشە بە هەموو مامۆستاکان بیکەن ئەی مامۆستاوە معلوماتی غەڵەت دایناوە قەی چیەکە بە بۆنەی کەسێکی زیرە کە بۆیە نووسێ ئەمە هەڵەیە پرەشەرێکی خاتە سەرە ئەوە خۆی ئێستا ئەزانێت کە هەڵەیە جای داهاتوو هەڵە ناکە the spotlight is on him ئەگەر شتی باشەڵێ شتی خراپەڵێ ئیتر بەعام سلێمانی زۆر بەڕوو پێشڕۆی لە ڕووی وەرزش کە چوون بۆ بەغا زۆر هەست بە فەرقەکەم کردووە لە بەغا سەقافەتی خەڵک لە وەرزش سەقافەتی عامە بەستم زۆر کەمترە بە چاو سلێمانی ئەتوانم بڵێم یاریزانی سلێمانی زیرەکتر
لە هەموو محافظەکانی تر مم. لە ڕووی علمەوە لە مەوادەکان لە یاریەکە وإلى آخره باشە خەڵکی بەغا بە حەز زۆر زیاتر حەزیان لە یاری بەس وەکو علم علمانیە مثلا یەت بۆ لام ئەڵێ مامۆستا ئەوە شتێک بکڕم سەپڵمەنت شت ئەڵێم باشە ئەمە ئەو تەفاسیلە هەیە بەو شێوازە ئەو جۆرە پرۆتینە ئەو جۆرە پرۆتینە ئەڵێ مامۆستا سەرمێشێنە کامە باشە ئەلم کاکەمەوەی بۆ تڕۆنکەم ئەڵم قسەکە و بەلامە لە هەموو شتێک مهمترە لە علمەکە مهمترە ئەڵم چۆن شتی وابێ کاکە ژیانەوە بەرەوە ئێتر ئێستا من لە بەغا ئێمە بەچی بەناوبانگین ئێمە سیڵمانێکی نۆڕۆڵمان نییە هەموویان دکتۆرن بۆ یەک کە بێت بە یعنی بە غەسب ئێمە ئەبێ هەموو شتێک بۆ چرحەکە معلوماتەکەی پێ بگەینی بۆ یەکە ڕۆشتی بە شوێنێکی تر زای بۆ براندەکەی خۆتیش باشترە تۆ گەر مثلەن پرۆتینەکەی هەروە بدەیتی و بڕوا بەکاری بێنێ دوایەوە سێرەکەی کەم تەرخەمیەکە کابرا لە بابەتی قاعەکەیە ئەی خاتە ملی پرۆتینەکەەوە دوایەوە ئەڵێن پرۆتینە باش نییە بەس تۆ کە زۆر شتەکانی بۆ شەرحەکەی هەر کەسێک کە دێ شتەکانی بۆ شەرحەکەی بە زۆریش بێ ئەو کاتە ئەویشە چێ بۆ برادەکەی هەڵێ کاکە ئەمە ئەو هەیە یعنی ها وەردە مافەکە زۆر بڵاوترێک کاتەوە لە بابەتەوە باشە لە بابەتی سەپڵمنت و ئەم شتانەیە خواردن تا چەندێک گرنگە لەگەڵ قاعە ینی ئەتوانی دایەتێکی ئاسایی ڕۆژانە مەسەرەن چییە خۆی احتیاجیە و لەگەڵ یا ڕاضەکە بکەین یان مەزبوری ئیلا دەبێت خواردنەکەش زۆر ڕێک بکەیتەوە جوابی خۆم بێ پرسیار بێ چنێک کوالڵەتی کامێرە مهمە بۆ پۆدکاست گرنگە ئەگەر ئەدۆم لەم 150 باش ئەگەر من بەس لە ئینستاگرام پۆستیەکەم یان پارەم پێ نییە چیەکەم بە پێ ئامانج دێگە چۆن ئەیتر ئەگەر تۆ ئامانجت بەس لەشت ڕێک بێ ئۆکەی خواردنی ئاسایی بخۆ بە سوۆرجش بکە ئەگەر ئامانج تۆکو من لێ ناوەتەوە ئەوە ئینڤستمنتە تۆ ئەوەنە پارە دەرناکەی لە وەرزچە بەچای ئەوەیە کە چێک پارە سەرف بکەیت لەسەر خواردن و سەپڵمنت و ئەو هەمووەشیانە دەگە چۆن ئیتر بە پێ ئامانجی خۆت ئێستا من شخصی خۆم خواردنەکە زۆر مشکلێ بۆ من چکە من ئاپەتایتێکی وام نییە ینی زۆر ناتوانم لەبەرەوە سەپڵمنت زۆر گەنگە بۆ تۆ ئەس زۆربەی خەڵک زۆربەی مامۆستاکان پێیان سێرە کە من بۆ یاریزانێکی سەرەتایی سەپڵمنت بۆی دایانە ئەخراوان ڕێنە هاتووە بە بایاری کە تۆزە نازام چی ئەما با یەک مانگ دوو مانگاری بکە بەسە دوای ئەوە خۆماعیدەکە بە یەک مانگەورە نابێ من لەکوێ یەک منجەڵی برنج و سنگمریش بخۆم و لەکوێ دو سێ سکوبی پرۆتینە خۆم کە کاربۆتیایە و پرۆتینتی و هەمووشتایە و کەلەری وەکو یەکترن کامە ئاسانترە لەوانە لە یەکەمەوە بۆی دانم لە دوایەوە کە ماعیدە گەورە بووە ماسوکەی گەورە بووە ئەو کاتە ئەڵم کاکەتەوە پێویستمە پرۆتینیە چونکە شتیهاکە و زیاد بووە کە ماسوەکە گەورەترە بێ ئەو کاتی یۆربەدی نیز مۆر کەلەریس حەزمەکە سرێترە بێ هەموو شتێک سرێترە بێ ئەو کار تۆ حەست لە خواردنە ئێستا من لە کاتی کەتە کە خۆم حازڕەکەم بۆ بۆتۆلە پرۆتین کەمە خۆم بۆ چونکە من خواردنم کەمە لەکوێ سەغڕامی مریشکە خۆم لەکوێ سیغڕامی پرۆتینە خۆم ئەمە هەر هەستی پێ ناکەم ئەمە شتێک پێ تێر بم دەگە چۆن ئیتر مەوزوعەکە ئاوا هەیە لەبەر ئەوە یەک جوابی نییە لەبەر ئەوە دکتۆر و خەڵکێکی بە اختصاسەوە دامانەوە حالێ دەبێت بە تایبەتی بۆ خۆی دانێ ئەی باشە ڕاتی لەسەرمانی مەسەلەن ئەلێن ئێستا دایمەن کۆمەڵێک مسکنسەپشن هەیە لەسەر بابەتی قاع و چوونە ڕاضە و سەپڵمنت و ئەمانە سێکی لەوانی کەەوە دایمەن جۆم لێ بوو ئەنوو دەگەر مەسەلەن بە مناڵی بچی قاح بکەی لە 14 و 15 ئەوەنە ساڵی ئەم قورسارە زۆڵەگری کورتەبی باڵات کورتترە بێت و ناگەیتەوە ئەسەمە کورتترە بێ لەوانە ئەوەستێ بەس پێی چاز کورتتر نابێ ئەمە بە قوتیان ئسکان ئیتر ئەمە قسە ئەو بەلاوە ئەی ئەوانی کەواڵێ مەسەرم پرۆتین خراپەوەتەواکەم لەوانە باڵاکە و ئەی وەستێنێ ئەگەر هەنە یاری کردووە مەسن سکواتە بەرداوای بە وەزێکی زۆر قڕسیەکە چۆن یعنی هەن حاڵێک کە ڕێر کەیسس زۆر حاڵی زۆر ینی من لە 14 ساڵ دەسم پێ کردووە باڵام لەوانە 162 بوو لە 378 دێگەی لە مەسەلەکە ئێمانێڵێن پرۆتین و مەسەلەن کریاتی ئەمانە خراپە بۆ کلی و نابێ بیخۆیت و کلێ ڕاوەستێ من حەزم لەو قسانەیە
ئیتر چۆن جوابیان بکەین ئەگەر تۆ مەسەرەن بوون معلومات نییە تۆ یت بۆ لام مەحساب من باوکتە باش من پێتەڵێم ناوە خراپە واز لێ بێنە تۆ چۆن منێ خەتە مووقفە پێم بڵە بۆ ئێستا مەجبورم بۆ تڕونکەم جانە تێگەی وەڵاهی بیستومە ئاخر باوە گیان ئەوەی کە لێ بیستوتە دکتۆرە چنێک لە بوارەکە تێگەی لە مۆزوعە ئەوەستێ ئەو بۆیە هەموو شتێک بۆ هەلەکە زۆر خۆشە داوەشوان زۆر زوو قەنەعاتیان بەشتێ لەسەر سوشل میدیاەوە ڤیدیۆت بینیەوە کاغەزێکە ڕۆ بەڕێوە برادرە نازانم ئەوەی کرد چی بوو؟ ئەلە مەسەنا بەوە ئەوەی باوکی پیشانەدا باوکی بە کوڕاکی پیشانە ڤیدیۆیەکە زەرافەیەکە باڵەگرێ ماشەڵڵا زەڵارێ بڕێ باشە کاپتن لێرە خەڵک تێگەیشتنێکی کەمی بۆ خودی فیسیۆلۆژی جەستە هەیە لەبەرەوە سێرەکی زۆر ئەم شتانە دروستە بێ یعنی مثلەن بۆ نمونە زۆر جار سەرکی بۆ کێشەی چەوری و شت کاکەم زۆر شتەکە بەسیتە تۆ چەوری لە جەستە جسمت وا ئیش ناکە بڵێ منە بە چەوری لێرەکەم کۆ لێرەکەم کەمەوە ئەمە سیستەمێکە بە هەمووی پێکەوە دابەزە یان بۆ نمونە سێرەکی مۆزوعی درێژبوونەوە کورتبوونەوەکە ئەگەر تێ بگەم مثلەن تۆ خودی ئێسک چۆن مەسەلەن گەورە بێت ئەوە بێ ئەم بیر و باوەڕە غەڵەتانی بۆ دروست نابێت تۆش باستان کرد زۆربەی ئەمانەی کەوا لاتانن دکتۆرن ئەگەر دکتۆریش نەبن لە پیجەکەی کا بیریمە لە ئیشی مەسەن ئێوە لە بایوە گارد و کاکشنکار و جەماعەتەوە زۆر بە علمی باسی شتەکانەکەن چەندێک گرنگە ئێوە بابن شارەزاییەکی تا کەمێکی شتوبیتان هەبێ توانم بڵم احتیمالەکەمان هەمووی لەسەرەوەی چۆنیش بەدوای ئەم زانیارە ناگەڕێن ئەمە خۆتان لە ئەنتەرنێتی دۆزنەوە ئەگەڕێن بەدوای ئەوەیە بۆ ئەوەیە ناجحبی لە هەر بوارێک ئینگلیزی بزانیت کە ئینگلیزی ئەزانین تەوە علمەکە بەرەسمانە من ئەمڕۆ تۆ پرسیار کرد لە من ئێستا نازانم لە دوای چەند دقیقە زانم بانی پرسیار لێمکە جوابەکە پێتەڵێمەوە تێگە چۆن ئیتر من و شانکار زۆر تووشی ئەو حاڵە بووین کە کەسێک پرسیار بۆمانەکە جوابمان لەو کاتە لە یەکەمەوە جوابمان نەبوو چیمانوت چونکە ڕێکەوتی من و شانکار بە هیچ شێواز لە خۆمەوە ناڵێم جواب پێ بڵێ نازانم ئەم شەو جوابەکە بۆ تێنێرم چوین ڕسیارشمان کرد مقارنەی جوابەکەمان کرد من و ئەو تر ڕێکەوتی لەسەر جوابێک دەگەی چۆن ئیتر مۆزوعەکە هەمووی احتیمالی هەیە لەسەر علمەکە بەس علمەکە ئێستا هەمانە شتێکی تر زۆر گرنگە چۆن ئەو پەیان بیگەینین چونکە هەنە کەس عەبقەریە کە داهێنێشە دوو قسە لێ تێناگەی ئەوە خەتەرە یعنی باشە علمەکە باشە بۆ تۆ ئەی بۆ من سوودی چییە ئەبێت طریقەت هەیە سکڵێکت هەبێ بۆیە ئەو علمە مناڵێک لێ تێبگە لەسەر ئەو دوو شتە ئیشمان کرد علمەکە لەگەڵ چۆنێتی یعنی how to deliver that how بالضبط گەیاندنەکە بین سەر مۆزوعی چەوری سووتان هەموو جارێ ئەم کۆنسپتە بەلای من زۆر سەیرەکە خەڵک تێناگەعنی بیرۆکێکی زۆر سەیری تۆ بۆ وەزنداگرتن و حتا چەوری سووتانیش کاکە نان مەخۆ تاودا ئەی سوتێنی نانام بخۆ قەڵەوە بی بەڵام سێرەکەی خەڵک نازانم جا ماوەیە چای دێنێتەوە ماوەیە سێرەکەی ئەمە بێزگەستەوەی حەبی ئەنتی دایابەتی کوشتەکانمان فێربوونە ئەی خۆن ئیتر ئەمە نازانم جۆرێکی تر لە تێکەڵەیەکە کات و ئەم شتانە مۆزوعی چەوری سووتان و ئەمە بەلایەک و مۆزوعی وەزنداگرتن بۆ ئەوەنە قسەی لەسەرە بۆ ئەوەنە پارە و بزنسی لێوە پێ ئەکرێکە شتەکەش هەموو خەڵک هەستەکەم تا ڕادەیەکەی زانی نان مەخۆ وەزنداگری و چەوری سووتێنی نانیش بخۆ زیادە بی یعنی زۆر شتێکی بەسیتە ئەم بۆ نەخەڵک قورسە بۆ خەڵک تێبگا و ئەو هەموو عنیا ئینسان بەعام بە مەشاعر ژیانی بەڕوو یعنی that's how they live باشە ئیتر خۆی ئەزانەیە بێ خواردنە کەمکە بۆ ئەوە وەزنی کەمکە بەس بە دوای شتێکی ترەگە لەوانە حەلێکی تر هەیە ئەستا بوو نمونەیە تۆ کەپڵت هەیە یا ڕەفیقت هەیە مەسەلەن من و شانکار ڕەفیقین ئەگە هەردووکمان قەڵەوین باشە من بۆ شانکار خۆشمێ بۆ ناچم بەڕۆ کەسێک کە لە شیعەزەلیوە بین بە ڕەفیق بۆ ئەچم بۆ شانکار بەڕای تۆ لە بەرەوەی بیر و باوەڕتان لە یەکتر نزیکە برادرایەتی باشە چونکە من دڵنیام هەست بە کەم کورتیە کەم بەرامبەر ئەوەی کە لەشی زۆر جوانە بەس لەگەڵ شانکار هەردووکمان یەکشتن
باشە ئەوە تحملی بناکە لەبەر ئەوە گە ڕۆژ لە ڕۆژانە شانکار شتی هەڵی کردووە من بەجێهێشت من شێتم چونکە کەسێکی تر لەوان تحمل من ناکە بەس ئەگەر من ئینسانێکی کە فول عەزەلی و باش و بیرکردنەوەکەم باشەوە من لەگەڵ شانکار ژیانم خۆشە بەبێ شانکار هەر بەڕ پێشەوە دەگە چۆن بۆ ئەو قسەم وتووە عادەتەن ئینسان هەر عاتفی کە کەسێک قەڵەوە واتە کێشەی نەفسی هەیە چونکە بەچی قەڵەوە بووە بە خواردنی زۆر بۆ خواردنی زۆرەخوا بۆی دۆپەمین بەرز بێ بۆیە بوو کاتی کورت دڵی خۆش بێ واتە ئەبێ ڕێ بکەوین کە ئەمە کێشەی نەفسی هەیە ئەو کێشەی نەفسی هەیە بڕیارەکان لە زۆربەی کات هەڵەیە پێ ناکرێ ئەزانی ڕێگەی قاعی چۆنە ئەبێ هەموو ڕۆژاریکە خواردنی کەم کە بەلایەتی دوور و درێژە ئیتر ئەوێ شۆرتکەتی بدۆزیتەوە ئەو شۆرتکەتە ئەوێ دوای ئەڵێ باشە با زەعیفم ئەنجا بچم بۆ قاعە بۆیە خەڵک بە چاوێکی تر سێنم نەکە چونکە زۆربەی کە ئێستا بەلاتە لەوانە ئاسایەکی بۆ قاچ تۆ قەڵەو نیت It's okay, you're skinny. بەس کە کەسێک قەڵەوە چی بۆ قاعە زۆر ئەترسێ لە قاعەکە چونکە خەڵکێکی زۆر لەشی جوانیان هەیە لەولە حەس بە کەمیە کاتە بە حکم دانەگەز خەڵک حکومەکاتە سەری ئیتر ئەوێ زەعیبی بە هەر چۆن بە هەر طریقێک وێ بۆ ئەوێ دوایی دەست پێکە بەوە بەس ئەمە هەڵەیە ئەمجا سازام خەڵکی ژەوە دێ هەنێک کەسێ تەبعەن نەخۆشی شتێ ئەمە بەس تقریبا 105 کێ نەخۆشە مثلا بۆ مەسیرەکەی کوشینگ سندرەمی هەیە ئەگە بزانین مثلا ناوەیەوە هایپۆتایرۆیدزمیە نەخۆشیێکی غودەی کەمترە تۆ زێ ئەچی چیەکە بۆی زەعیف بێ ئەبێ خواردنش کەمتر نا خۆی عادەتەن ئێستا و کەسانە ئەچی چیەکە نەچی قەسمایداکە بە قەسمایرە چی لە خۆی کردووە خواردنی کەمی کردووە کێشەکە حەلی نەکرد خواردنە کەمی کردووە وەکو ئەو گوڵە لێ تۆ کاکە نەخۆش نیت هەموو کەس ئەڵێ وەڵاهی نەخۆشم با بچم قەسمایدە بکەم ئەی باشە قەسمایرە چی لێتەکە بۆیە خواردن کەم خۆیت خواردن کەممان کردووە ئەی بۆ زایف بووی خۆ کێشەکەت ماوە کێشە صحیحەکە ماوە پەیوەندی بەوە نییە حەقی بەوە نییە بۆ یەک جۆری خەڵک قەسمایدە قەیناکە ئەو کەسانە کە زۆر دواکەوتن فریا خۆیان نەکرد ئیتر ئەژنۆیان زەعیفە وێرانە نەخۆشن بەڕاستی تێگەی چۆن تەوە ئەو کاتە خۆی پێ ناکرێ کەسێکی تر ئەبێ حالەتی تەواری بکەین تۆ نا تۆ ماشەڵڵا نیە وەرچویت کرد چۆن ئەو کەسانە کە تەوە یعنی لەوانە ئەمرێ لە دوایەوە زعما قەزەکەم چی بم حتى ئەمانی کەم حجێش بەکاردێنەوە 105 با خەڵک هەر نییە هەر یعنی زۆر کەم هەر نییە لە کۆتایە بیرۆکە زۆر شتێکی سادە و ساکارە خواردن کەم بخۆ وەزنداگری خواردن زۆر بخۆ وەزن زیادەکەی باشە بۆ مەسەلەی چاوریش مەسەلەی چاوریەکەش چۆنە بزەبت بتەوێ عنی بڵین وەزن زیادکەی تو چاوریش داگری ئەکرێ ناکرێ لەوانە ئەکرێ بۆ کەسێکی سەرەتایی تێگەی ئەو پوشە هەیە تۆزێک ماسوکە زیاکەین چۆری کەمکەین بەس بەعام شتیوانیە چونکە ئەسا مەسەلەن بوو نمونە تۆ قەرزاری باشە 2 دەفتەر لەسەرتە ئەکرێ تۆ قەرزاری و مانگانە قستەیت و ئەچی سیارەی دەفتەری کڕی ناتوانانی لە چێ هێنی ترعینان شت ئێمە من کە خواردن کەمە خۆم لەشم مەجبورە ئەگەر من پێویستم بەوە نەخواردن ئێستا من ئەوە ناخۆم ئەوە کە کەمم کردووە ئەچی لە چاوریەکە ئیکا بە وزە بوو ئەوەیە ویسی کەلەری یعنی بزەبەوە باشە ئیتر خۆی مەجای نییە بڕۆ ماسۆکە دروستکە خۆی لە چاوری خۆم ئەیکا بە وزە ئەی چۆن فریاب بکەوێ ماسۆکە دروستکە باشەوەی کەوا دەست پێکە سێرەکەی ڕێژەی چاوری لە ژیانی زۆرە با بڵین 20% 25% ئەوێ ماسوورکە دروست بکات و چاوریش دابگرێ چی بکە چی بکە سێ مەسەسە با بڵین 80 کیلۆیە چاوری بەس 80 کیلۆ باشە بەس چاوری زۆرە باشترین حەلە کە وەزنەکە بە شێوازێکی علمی دایگرین بەیان بێواشی تا سێری لە شەکەکی چونکە پێ پێڵا و سترکچەی لەش فەرقەکە تا چێنێک دایبەزێنم باشە تر ئەی بینم کە هێناوە مەسەن بوونەوە بۆ 65 بۆ هەفتە باشە ئەوێنتەوە بۆ ئێستا بەسە با بۆڵک بکەین با زۆر نەیە نەخوارە چونکە لەوانە نەخۆشەکەوێ لەوانە بێزارە بێ بچینە سەرەوە بۆ 75 یان بۆ 77 لە 77 دیسان تۆزە نەخوارە چونکە لەش ئەوە نییە کە تۆ بە بەرداوامی بەڵکەکەی و هەمووی بەس ئەبێ بە ماسۆڵکە دوایی لە پۆینتێک ئەبێ بۆستیت چونکە میتابۆلیزمی لەشت خاوە بێ باشە بۆستیت
2 كيلو كم كي دوای دیسان حوت زیاکی تێگەی چۆن ئیتر بەو شێوازە یعنی هەڕەمیە سەرەوە خوارە ئاوە يعني مثلا هيك با بڵین وەزنیشی بە پێی باڵای باشە 175 7 کیلو بەڵام چاوری زۆرە پێویستە یەکەم جا دابەزێ بە پێ سترەکچەی لەشە هەنە کەس شانی بچووکە تر ورگی زۆر زیلە هەنە کەس خۆی باڵای 175 و وەزنی 75 وسکی نییە بسخانی پانە شانی پانەوە ئیلاخرە تێگەی چۆن ڕاستە ئیتر بە پێ کەس يعني it depends on the person باشە بۆ حەزەکەم باسی پرۆسی دروستکردنی ماسوولکە بکەین لێرەیە ئێستا زۆر کەس مەسەلەن ئەڕوا بۆ قاعە کە خۆم بەشە بملانە ئەڕۆشتم سێرەکەم هەر وەزن زیاد ناکە سێرەکەی خواردنە خۆم ڕاضە ئەەکەم هێشتا هەست بە گۆڕانکاریکی وا ناکەم جەنازە من تەحملم زۆر نەبووە یاخود بە شێوەیەکی هەڵە کردومە پرۆسی دروستکردنی ماسوولکەکە بزە بچۆنە چۆن ئەم کالۆریانەدا بەشە بێ لە بین پرۆتین و ئیتر فایبەر هەموو شتێک حاضرە لێرە ڕیکۆردمان کرد نازام چی بەس ئەگەر مۆنتاژەکە نایکەیت کەس ناتوانێت ببینێ ئەوەش عینەش تۆ ئەچی ئیشەکەیەکی لەناو قاع یاریەکی ئەگەر چیەکەین لە قاع ئێمە بوو نمونە چەند فایبەرێکمان هەیە لێرە با بڵێن 100 فایبەر لە بایسپس ئەو فایبەری بایسپسەکە ماسوولکەکە ئێمە چی لەکەین عزیێتیەکی لە کاتی قاع کە عزیێت ئەبێ شوێنەکە برینارە بێ ئاو خواردن و خوێن ئەچی بۆ شوێنە وانە بۆیە چی چاک بێ بەسێ خوێنەکەی چێ و پرۆتینی تیانە بە چی چاکە بێ هەر لاوازە بێ هەر گەورە نابێ ئیتر ئێمە کردار ئیشەکەمان کرد باشە بەس خواردنەکەمان سەقەتە ئێستا تۆ خواردن چیت خوارد ئەو کاتەکە یاریت کردووە ماسی مەخوارد جاروبار خوارد لەگەڵ جاروبار نابێ ڕۆژانە تقریبا چی بخوارد وڵی دایتێکی بچیت و بەسرا بەدەلێت ریبانزی ناکرێت تێگەی لە مەسئلەکە ئیتر ئەو مۆزوعەکە دروستکردنی لەشێکی جوان لە قاعانیە لە سەیە تەحملیش چەندێ ڕۆیشتی نا پێشتراقە سێمانگ ڕۆشتبم باسی ئێستا ناکەم باسی ئاخر هەفتەی ڕۆشتم لە خۆشکەوتم زۆر خۆش هەفتەی ڕۆشتم دوایەوە نەخۆشکەوتم وتمی ئەڵ نەخۆشم قەینە هەر با بڕۆم بۆ قاع ڕۆشتم ئەو وەزنەی دوێنێ لێمدا بووم ڕۆ پێم لێ نەدرا بە قورئان ئەمە با بڕۆم من کاتوام وتم با چاپمەوەی زەدەمەوەی تر حەزەکەم باسی دابشکردنی گرنگی مەسەلەن مادەکانیش بکەین بۆ نمونە پرۆتین و کاربۆهیدرات و فایبەر و ئەمانە لەگەڵ چەوریە ئەمانە چ گرنگیان هەیە لە کاتی یاریکردنا خەڵک زۆر جوازانێ بەس پرۆتین بخوا تەواو مەسەلەن بەس ڕێازە بەس پرۆتینە سمپلی یعنی تۆ کاربۆهیدرات و چەوری بۆ وزە دەگە چۆن پرۆتینەکە بۆ دروستکردنی ماسوولکەکە پێویست بە چەورێکەشە بێ بێ تقریبا لەشت کەرەتیەکەی بە 0.5 بۆ ئەوەیە بە تەقریبی ڕێژە چاورێکت لێ دەریەکەیت پرۆتینەکە ماکس 2 لەشت کەرەتیکە بە 2 دەگە چۆن یەک وینیوە 2 بە پێ حەجی ماسوولکەی ئەو کەسە کاربۆهیدراتەکە ئەوە فەرقەکاتەوە بۆ تۆ لەوانە کارەتی 5ەکەم بۆ چووکە وزەیە پێویست بە وزەیە بۆیە یاری بە قوترەکەی بۆ وەزن زیاکەیت بەس ئەگەر کەسێک ئەوێ وەزنی کەمکە باشە نا لەوانە کارەتی یەکەکەم کارەتی 2ەکەم تێگە چۆن چونکە ئەمە وزەیە بەدەستی خۆمە ئەوانەی تر گرنگە ئەبێ بۆ شێوازە بێ تێگەی ڕاستەکەی ئێستا باشە کاتم پرۆسی دەستپێکردنی قاعە چۆنە باڵێ ئێستا من یاریزانێکی سەم لەمێ دەست پێ بکەم ئێستا ئەگەر هیچ کۆمەڵە هەنگاوێکەیە بیگرم تاوەکۆها ئەوەی ئەنجامێکی باش ببینم یعنی ساکەکە من بێم هەفتەی مەسەلەن بۆ نمونە چەند جار بێم نازانم ئەو خواردنانم چی لێ بکەم و چی لێ نەکەم ینی سیرکە من بەلامەوە زیرەک بە پیکە گوت کۆچ بۆیە مشکت ساف بێ بەس ئەگەر تۆ ئەتەوێ بزانی ئەو کۆچە زیرەکیان زیرەک نییە یەکەم شت کە چی بوو ئەوەی یعنی کۆرسە نووسیت لای ئەو مامۆستایە ئە پرسیاری نەک باڵا و وەزن و تەمەن پرسیاکی قوڵی هەیە بزانانی ئیسابەت هەیە ئیسابەت نییە چە ڕۆژ پێتە کریارەکەی یاریت کردووە پێشتر من نزیکی چل پرسیارم هەیە بۆ هەر کەسێک تێگەی ئەوە باوە ناکەم دکتۆر ئەوەنە پرسیاری هەیە لەسەر نەخۆش تێگەی فایلێکی کامل بۆی دروستەکەم بۆ ئەوەیە متابعەکەم لە دوایی ئەمە یەک بۆ مۆزوعی خواردن ئەگەر بە نووسیە بۆ تۆ 2 کەوچک و 3 کەوچک بە 4 کەوچک یان بە کەوچک حسابیەکە
ئەمە دەستی زۆر لە يعني نسبەیەکی زۆر کە ئەو مامۆستایەکی زۆر باش نییە تێگەی چۆن ئەبێ حسابەکە بکرێ بە کەلەریە ئتر ئەم شتە ئەمە لە ڕووی خواردنەوە لە ڕووی خواردن ئتر لە ڕووی یاری ئەوەی ماوە کە تۆ بەردەوام بە چۆن بەردەوام بوونەکە مەرج نییە یعنی لە سەیاسەوەکو پلانەکە بڕۆین مەرجەکە ئەوەیە کە دایمەن کە مەشغوڵە بیت فریاناکەوی نازام چی دیسانە گەڕێتەوە بۆ قاع چونکە لە کۆتایی ئامانجت ئەوە نییە کە تە بوتۆلە بکەیت وەیلاخر ئەمە بەشێک لە ژیانتە ڕۆتینێک لە ژیانتە وەکو خەو هەنە ڕۆژ باشە خەویت هەنە ڕۆژ خەوت خراپە هەنە ڕۆژ ناخەویت چونکە بە بۆنەی پۆدکاست هەیە ئیشت هەیە تۆ دکتۆری امتحانت هەیە وەیلاخری من لە یەکەمەوە ڤیدیۆکان لە پیجی عەرەبیەکە نازانم ئەگەر پیجی عەرەبیەکەم بینیتانە ئەمە تەوا وازم هێنان لە مۆزوعی چۆنەتی ڕاهێنان و کۆرس و نازانم چی ئەمەی لام بردووە چونکە بۆ ئێستا تۆ ئەزانی بنجبرێس چییە چیت بۆ قاع یاری سنگ کردووە تێگەی تا حدێک ئەزانی چۆنێکیت کێشەکەت لە چۆنەتی کردنی یاریەکە نییە تا حدێک ئەزانی چی خواردنی باشە مەسەلەن چی give me protein sources چی خواردن کە پرۆتینیتیایە ئەوە هەموو کەس زانی ئیترواتە کێشەکە لە پرۆگرامی خۆراک و پرۆگرامی یاری نییە کێشەکە لە مێشمانە ماینسێتە ئافرێ تر ئەکاونتەکەم گۆڕیم بە مۆزوعی ماینسێتە ئێستا ئەوە نزیکی زیاتر لە 2 ساڵ هەر ئای پریچ دس چۆن کۆنتترۆلی مێشکت بکەیت لە هەموو ڕێیکت ئیتر ئەوە تقریبا 4-5 ساڵێکم هەیە من لە بایۆکەم نووسیمە ئەنتە ئەقۆم لە ظروف ئەمە ئەسەینگ ئەوە بەبوونەیها چۆن بڵێم ظروفی ژیانم گەشتمە ئەو مەبدەئە کە ئەو مەبدەئە ئێستا ئەموێ یعنی بالضبط ئەمە تەواو ئەمە پەیامی من هەتا بمرم دەیە چۆن تۆ ظروف بە کولی چی شەکە سەربەست بەسەر هاتن سەربەستەکان وتت زەمان ڕۆژگار بربەستەکان تێگەی چۆن تۆ لە بربەستەکان بەهێزتری ئیتر لە I was doing it from all angles هەر چۆن بتوانم کردومە چونکە کێشەی خەڵک لە ماینسێتیان نەک لە وەرزشەکە و نازانم چی وەی لاخری خۆی هەمووی تووڵەکانیش زۆر ئاسانن ینی حتا دروستکردنی پۆدکاستێکە دانانی بزنسێکە مەسەلەن ڕاضەکردنە خوێندنە هەموو شتەکان نەزانی چۆن نەکرێ بالضبط ئێستا کەسێکڵێ ئۆکەی کاکە من ئەموێ مایستم بە قووەتر بێ چی بکەم فڕوو بۆ قاعە لە قاعە جۆ لە گۆرانی مەگرە جۆ لە پۆدکاست بگرە جۆ لە قسەی ئەو قسانەی کە لەوانە ئزعاشتەکە بە استیفادەی لەکەیت کە باسی نقسی خۆڕ ئافرێن motivational speeches من ئەو کاتە کە ئینگلیزیەکەم بەوە باشتر بووە نەک بەزان کۆمریکیەکە بەوە باشتر چونکە من تا ئێستا I don't listen to music لە قاعەم I listen to motivational speeches لەبەر ئەوە ئینگلیزیەکەم باشتر بۆ و لەبەر ئەوە ئەزانم چۆن پەیامەکە بیگەێنم ئەزانم جۆ لە دیڤید گۆگنز و جۆکۆ هەموویان ئەوانە هەموویان تێگەی ئەمە ئێستا ئێمە دانیشتینوانە هەستەکەم هەردووکتان ئێستا تۆزە هەستان لە یاریەوانە بۆ چونکە بە قسە ئیتر ئەمە بەدەستی خۆتە بە تەلیفۆنی خۆتە بە هێدفۆنی خۆتە جۆلەوە بگرە لە کاتی یاری holy shit you will just be a beast in the gym ڕێکسە باونی قاعە سنیە بەم ێزە ڕاضاکە لا بەڕاستی مۆزوعەکە ینی زۆر قوڵە ینی مۆزوعەکە ئەوە نییە بەس لە شێ جوان بێ چونکە پیا و کەسیقەی بەخۆی نییە وەرە کەس حەزیە نییە زۆر ژینی خۆی لە چاوی ژینی خۆیەکەوێ تێگەی چۆن ڕڵجای خۆت تۆ بیر لێ بکە دانیشتووی سەیری حەڵقەی تورکیەکەی ژن حەزی لەو شتە تۆ مەجبوری دانیشی لەگەڵە پیاوێکی جوان و ماسۆکە و سنگ و ئابشانەی ئەڵێ ماشەڵڵا زۆر جوانە خۆ هیچی هەڵی نەکردووە چەکە تۆ جۆ لەوەیەگری خۆتە کوژی ئەبێت تو بڵێ کاخە و پیاوە مەشروب خۆرە لانێت زی بکە قمارەکە زیەکە پارەکە دڵی خۆش نییە ناتوانین جەستەی وێرانکەینە بێش شەرەف و کەرامەتی وێرانکە
ترى اما كيشيه ما يعني تو ورا بجيني خود ريزت ناقري باندايركتلي والله خوب كوجا باشتر مشكلة تيجي شلون؟ والله ترى اما كيشيه يا ل 80 صار و50 صار او انا لا وازيد ك يعني تو ناتواني سكيوري كتشكوب كيت ايوه بو نمونه كشت هي زواجي كردوه ميردكه هيتر والله ليدا راسك تو تواني بمحكمه ونازم شي بس لو دقات تو ناتواني بكيت والله برامبر برد. تو واي كردوه يكشخ غازلي لي ولا كذا انا كيت الدايف يان دسي بلان كيتشي تو نتوشتا. بتو نايله بو چونك تو زغطت هي چونك قربتو عليه يو ويل بي ساد ونازم شي لو انا توش جلطه زاني اسا موضوعك شنو نقوله موضوعك هو النية بس من بتشم بقى ولا شم جوان بي او عكس شكين اگر جنكت ياريناكا او انا لبنمونا ببسيطين شت بيشتي عزيتك ببسيطين شت هلاك به للروي سكس ناتوانا تو او كانت شيكي اشي خيانه ليكي تو نم مرتاح لما الله وانا مرتاح للسكس نم مرتاح ليش تيكا تيجي شلون والله انت الموضوع يعني كاللم لايف ستايل او روتينا وكاللم زور مهمه وكو نويش I mean it with like with every single letter I'm saying جاشن لخص خانه بوين كابريك رشت بويا ديار بوجناكي خيانتي لي كردبو كابريك رشت بويا لا جناكي انت كابرا ايش خوان تاو كردبو شي ايش خوان مثلا جناكي تاو بياوكي هات بويا بياوكات بو بحساب ام ليدا تيرو بريلي بياوك تيرو بريلي بياوكش دابو اوكي او بيات بلا اما تيتر تاع تداوي بكينو نازل قولش ورا برينار درونا تساكش بس لا لي دابا بزام بفي بخوزم ده تقش لي كرد بليش دابو كابر رشتبو انتر تاو حالتان توج نبي بيست باشا كابتن اما بس يوم انكر كواسه شلون بابلينها ستوك مايند سيت مور بابلين موضوعي مايند سيت كزيات ميشل استا جرينجا لبيش تساو معنا بابلين تولا برسي ايكي امان زي قورك لبيشا ايتر ازاني امشتا قولترا هيز رجاي تريجيت هر بردوان بيتي يعني الا هر ابي بس بفكرك يعني بابلين هيستو تريكك هي فنيك هي اشتيك بكاري بيني مايند هاك يعني اشتيك بيبلي والله امرك زور زو بيتاقدم بس ازاني ابي بروم ازاني لبرتي شروي والله هر بيتاقدي اشتيك تريتو بكاري ديني يارمتي دا فنيك اشتيك بير لواء كم كجين خيانات اليوم بير لواء كم كم بمنا لك كميرتي عزيتي كردوها بيرم لواء كم خلق ريز من ناقري تيجي شلون بيرم لواء كم يعني هرب عام لو اشتانا كزون خوشه بيري لشخصياتي كون خومه كم او هيك لشم بشي لو شخصياتي شير ما بودي لو سجنتي شعورك يهبو بير لو اشتاناكم you just get back to the roots جانا بابل اي نالي مثلا امر رجل زياتوي كوا من ساعات يكتب مني كم طاقه مني بس بيز دقرا كم بالضبط بس من باورنا كي تشنك اوم كردوه اجتماعي كمان هي مثلا جرينكا لايش الموظفه كان كسك يا ساين يا دكتور انه بشهاده برزيانه ناكرته هر كسكي بسيط حتى ناكرته ربيت لسرا ودنقت برسكي والى اخره يان بريارك غلطك الى سر كسك كتبونا من يكسر انفستك الى سرا بوي باش بالايشكا دوي بهاليكي بسيط لو انا بينا خوشه ايشكا بتجيب يلا وانيا تربتايبتي لو كاتك بريارم هيا على الاقل اقربونا من موعدك ساعات هشت به من حوتني اتشم بقاعك توزه بس ياريا كان وكو شيت دايما تاو يلا باكو منك بوبو او بريارة كم غلطنك ناكم تيجي شلون يتر بالضبط 15 دقيقه 20 دقيقه لجورك وتوضشنا بك بيكا بس كيس تبوا قد مثلا رياضتنا كردو مثلا هيك دوروش جانم زور ويرامو كلامك شو كجانم من I put myself in this اسمن وكو وياك اقوم من الظروف وانيا انت اگر من اقوم من الظروف واتاتشيه واتا نابي بخلق بالله والله ظرفك تو صح قرصه امره ايتر the pressure of people around me and like what people expect from me is what keep me going. انا كانت لوازم انا كانت بطاقتهم انا كانت نازم شيء but
لە کۆتایی تۆ Results پیاویت matter. تۆ پیاویت نا بەتایبێت ئەسەوانە ئافرەت قەیناکە she does what she feels وانە بەس ئاخر تۆ لە کۆتایی تۆ پیاویت ئەمە نعمەتە و it's also like can be نقمة بعربية النقمة هربا كوديش نقمة يعني بالله كشة بالله هر نعمته وبالله العين كات چونکە ئەتوانی خۆ دروستکەیت و توانی خۆت يعني ئەڕوخێنی بەڵێ you should not act based on what you feel وەچیشە تۆ دسمی تۆ هی خۆتە یعنی تۆ هەموو شتەکان لە ڕێی دسمی خۆتەوەکەی ئەچیتە دەرەوە بە قاچەکانی تا ڕۆیتەڕەوە بیرەکەیتەوە بە مێشکت بیرەکەیتەوە مەسەڵەن هەموو پۆدکاسانە بە دسمی من و کاک محەممەد دانراوە ئەگەر گرنگی پێ بدەیت لەسەر ئەگەڕینەوە پرسیارەکەت کەوتت چۆن بتوان بی لە چیەکەم بۆیە بڕۆم بۆقا شتێک زۆر جوان بوو وەڵێ بە ئینگلیزیە if you were a girl would you date you you get me أنا قبلتو أجر كسبوي تايا لقال خوته بوي كاستا كوري you get the idea yeah that's enough to motivate you you get me same thing you put it ها أجر if you were أسبونا مونا أجر نازانم كي خواني ديوخان تو أو شريك والحاصل بابلين تو if you think about it يعني بيلي كي عكسك إنك لسه بس موضوعي آفرة نازانم شيء تو شراكة بوا كي أجر تو لجاتي أو تو تحملي خوتكي تجي لهمور رويك you can يعني assemble this إذا لما زور قولة سامنو شانكار لي كموا لوات شن مناقشة ما كان يعني بس 6 ساعات 4 ساعات 5 ساعات المناقشة كلها صار بوست آخر معقولني ويتم كاك شانكار اما هردوك مان هلاكي نسبه وشوازه وبرو بيش ناچين با ليكتر تيبين ايشكا وك بايوغارد اماننا وتم تو گنجي منيش گنجم هردوك مان خبره مانيه لنا ايشه باريب كوين لسشت امانجي هردوك مان چيه لنا ايشه سركوتني ايشكا بس من ازانم هنكات زور قصاكم بويا بروي بوينتم هي يعني ازانم هلم بس إيجو كم قبول بالضبط باكو تايب يبكي نمر كقصاء كين أبي أمان جمانيكا ويكون إيش كبر وبيش بروا إن جاشتك متوا وتم لوانا من هربر دوام لخصك وتو أزاني من هلم بس باور بك أجر بردوام بوم من لميشي خم راس اي راس ترتور رجاك يتر بدو أزرا أبو أويا بشان مياك غلط أو غلط جان زور لو كاتب we never had an argument يعني never had هلا تيجيشتنك يعني argument تيجي selfish لكي ومن تدقيق حسابي بايو قارنا كردو نكم أمتشار مانجا هل لجيان تدقيق حسابات كردو لجيان ملقى شانكار تدقيق حسابات كردو وإيش منيش لبايو قارتي بخا لجياني خوي تدقيقين كردو وكو تدقيقنا ما كردو من كردم مضبوطة عي دان تمام أو نسق ما رهيب يكتر إيش شروع بربيشر بالضبط بس شون إيش هي كبراذر هودا كدروسية كيت كدوايا أمانجك ديارية كي لو براذر هودا تشيا شو كوكو إيش براذر هود لإيش كجنترا من بونما شانكا من أزان بوقصة شيء تبي نلا يم شانكا جامنيش خويا زاني كمن برسيمة كايا قالت لك مكا تورم مكا هيك like don't do anything وازمت اونيه كبرسيمه شيء تبم تر I will stay silent until I eat لا دو هر شيء اللي تبي له بمك بجوك I don't care you get the idea اشتغلت كقصة لسريك وركاك محمد اشتغل قصة لسريك لأو براذر هودية برايتو تسات سنك جرينجا كبياو ياخد الكاسة أو براذر هودا دروز بكا بو خوي ئیتر لەگەڵ کۆمەڵە برادێکی بێ لەگەڵ کۆمەڵە کەسێکی باشایە بۆ ئەوی بەردەوام بێ لەو ئامانزانی ژیانی و لە کۆنتێکستی پۆدکاسی ئەمڕۆیە لە قاعەکەیە و خۆتیش چۆن ڕنگدانەوەتە بوو مەسەڵەن سەر ئەو بابەتە لە بیدایەتەوە کە دەست پێ کرد پرسیارەکەش چی شەگەیەنێ ینی بەجددی ئەتوانین ئێمە بەتەنیاشت بکەین پێی سوپۆرتێ طبعا توانی ئێستا خۆشە ئەتوانی بەتەنیا لەمبەرگینیت هەبێ بانک ئەکاونتەکە و 10 ملیار دلاری تیایە تێگەی you can
ئیشەکەی ڕێیاکە هەرتیایە بەس ئاخر خۆشە تۆ you enjoy it alone ئەمەکو پیاو من ئەموێ ناجح بم بۆ ئەوەی یارمەتی خەڵکم بۆ یارمەتی دایک و باوکم بکەم بۆ یارمەتی خۆشکم بکەم بۆ یارمەتی ڕەفیقم بکەم دەگە چۆن کە نەجاحەکە و بەس بوو خۆتە هیچ تامێکی نییە تۆ بیر لێ بکە دەوڵەمەنی هیچ سوودێکی هەیە بەبێ محەممەد تێگەی آخر how to share this ئەمە خۆشە کە تۆ ناجح ئەبی لە ژیان و کەسێک هەیە لە چواردەوتە وەتوانی هەموو قسەکانی دڵت بیڵێ ڕەفاقەت پیاو لەگەڵ پیاو ئەمە بەلامەوە یعنی it's a gift from God ئەبێ زۆر باش بیت لە ژیان بۆیە ئەو نعمە ئەو بڵسنگیان ئەو نعمە خوا بۆ دایانێ ئەوە بە هەموو کەس نادرێ کە تۆ لە تەمەنێکی گەنج you find a good friend ئەمە یەکێک لە بەقوەترین و مهمترین نعمەتی ژیان دێگەی چۆن باشە باوترینەوە هەڵانە چیەکە یاریزانێکی کە کاتێک تەقاع بڕێتەوە باوترینەوە هەڵانە چین کە یاریزانێک باوترین یان چی عنی most common باوترینەوە هەڵانە چین کە تو زۆر زایبینی یاریزانێک دێتە قاع لە سەرەتایەکانی ئەیکە دەفع بێ عنی چی وەزی قۆڕ زەڕوا هاوارەکە سمپڵ مقارنی خۆیەکە بە کەسی تر ئەمە زۆر هەڵەیە بە هەموو یعنی چۆن بڵێم مامۆستا یعنی یاریزانی تازە سەیری مامۆستا قاعەکە وەکو ئەوەیە دوای خۆیە وەکو ئێمە ها مەسەلەن کە تۆ دکتۆری واتە هەر قسەی تۆ ڕاست بێ دکتۆرە سرم بەس لە کۆتایی من و تۆ ئەگەر ئەمانەوەی ئەگەر من ئەمەوەی شتێک داخلی مێشکم بکەم بە منطق داخلیەکەم نەک بە بەبوونەی تۆ دکتۆر ڕێستەگرم ڕێزی وەکو ڕێزی هەموو کەسی تر متمانم زیاتر بێتە بەڵام قسەکان بەعکسەوە ئەبێت تۆ منطقتری لە کەسی تر لە بەرەو دکتۆری دێگەی چۆن ئیتر ئەمە زۆر هەڵەیە کە یەکەم شت دفع بێ دوم شت مقارنەی خۆیەکە بە کەسی تر سێم شت بە قسەکانی مامۆستاکە بەبێ بۆ بە مامۆستاکە ناڵێ بۆ دەگەی چۆن ئەم سێشتانە بەلامەوە زۆر هەڵەیە باشە چۆن مامەڵە لەگەڵ ئەم یاریزانانەکەی کەوا بۆن من لە قاعەیەکی ترەوە هاتووە لەلایەن مامۆستایەکەوە کەوا هەموو متمانەی پێێتی بەرسە ماڵی گۆڕاویان شتێت کە دێتە لای تۆ قشە ڕاستەکەشی تێگەێنی بەڵام هەر ئەو کۆمەڵە قسەی خەڵک و مامۆستا و شتە خراپەکانیە لە مێشکە هەنگیز ڕێگەیەکی قەناعەتی پێ لا يغير الله نفسا حتى يغير ما في أنفسهم. خواي قول هر doesn't change you until you change yourself. Right? أوش عينا شت بن إيش أكم زور لسر شوازي شرح كرديني معلومة كبوية بشوازك كراكين كشكت يبقى بس لو زيادة ناتوامكم لكوتي خوي بريارك أجر أيوة فيه بيان يعني ما قشتين فيديو مع كل سر موضوعي بروتيني ايزو هيدرو وكونستريت بشوازك شرح ما انكر كاكا هيدروكا سوبركا سوبر بنزين سوبرا ايزوكا بنزين محسنه وايكا كونستريتا بنزين نورمالكا بو يخلق تيبقى خمو خلق تيجشتو تيجي شلون انتر شوازك مهمه بس لكوتاي هر at the end it's their decision يعني باشا زوربي ئەو هەڵە بیرکردنەوانی کەوا توش دەبێ لەگەڵ خەڵەتەکانی ماینسێت هەر لەو یاریزانانی کەوا ئەیبینی چییە ئەفوو دووبارە باوترین یعنی ئەو هەڵەکانی بیرکردنەوە ماینسێت کەوا لەو یاریزانەکان ئەیبینی چییە ئێستا باسی ئەومان کرد کە مقارنەشتەکە چیتریتە مثلەن بۆ نمونە زۆر جا مثلەن سێر ئەو هەڵانی کەوا با بڵێن خۆشم تووشی بوومە ئەمە یەکسە گۆڕانکاریەکە ببینم بەڵام بەجەستەوە ئیش ناکە ئەمە شتێکی جیاوازترە ئەمەوێ هەموو خۆشیەکان پێکەوە بکەم نابێت وێ قوربانی بە شتێک بدەیت تا شتێکی تر دەستکەوێت ئەمە هەڵانە چییە کەستێکی لە ماینسێتی یاریزانەکانە هەیە دووبارە دانەیەکمان وتووە ئەوەی کە مقارنەی خۆتەکەی بەدەستترە دێگەی دووەم دانەکە ئەوەیە کە تۆ قەڵەویت و زەعیف بوویت لە خواردن نەترسی ئەمە زۆر هەڵەیە مەترسە لێ مەترسە لە فکرەکە تێبگە من ئەوەنە ئەخۆم قەڵەوە ئەوەنە ناخۆم قەڵەو نابم یان ئەگەر ئەمڕۆ زۆرم خوارد باشە ئەمڕۆ تۆزە کاردێکە زیاکەم یان بەیانی بە خواردن هەم کەم تێگە چۆن هەر لە کۆتایی ئەڤەرجە
لە هەفتەکە چنێک خوارد چنێک سووتاندی سێم شت موضوعی هورمۆنەکە من لە 2012 دەست پێ لە بەیاری تا 2022 مانگی نۆ ناچراڵم چەند بطولەم هەیە یەکەم هێنا کە ناچرال بووم بەرامبەر خەڵک هەموو کە هۆرمۆن بەکارهێناوە کەس باوەڕ بەمێ نەکرد کە من ناچرال بووم بۆ هۆرمۆن بەکارم نهێناوە چونکە مستعد نەبووم مستعدنەوە یان لە ڕووی چییە لە ڕووی پارەی زۆر ئەوێ ئەو مۆزووە مانگانە بە $150 بەس فەحسەکەین هۆرمۆنەکە پاکراوەکە ئەو ڤیتامینانەکە بەکایتەوە بچووکە بوو بە چۆن ئێستا بوو پۆدکاسەکە زەخم بووە مۆزوعەکەەوە نیە بەس نەک بەسەوە ئەبێ مایەسەتەکەم زۆر بە قووەتە چووکە هۆرمۆنەکە کەیتە ناو لەشتە گۆڕانکاری ئەکاتە لەسەر بیرکردنەوەکانت ئەبێ کۆنتترۆلی ئەو بکەیت بوو نمونەیە ئینسانێکی یاسایی تستۆنی ئەوە نیە تۆ کە تستۆنت دە ئەوە نە ئینسانێکی یاسایی everything is different even your sex drive everything is your aggressiveness تووڕە ئەبی وێلە ئەگەر تۆ مایەسەتەکە بە قووەت نییە ئەمەش لە دەستەرەوە شخصیتەکە لە دەستەرەوە سمعەکەت لە دەستەرەوە تر ئەو هەمووشتانە ئیشم لەسەر کردووە ئەنجا منەک بەسەوە باوکم نەخۆش بوو سەرەتانی هەبوو ئیتر من سەلامەتی زۆر سپاس من چۆن بتوانم یارمەتی باوکم بکەم و کە من ناتوانم ئۆڕەدی یارمەتی خۆم بکەم کۆنتترۆل لەسەر مایەسێتم نەبوو تێگەی چۆن و ئەگەر ئەوەشم کردووە تااقەتم نامێنە بۆ یاریش جۆکە کە هۆرمۆن بەکارهێنم تەواوێتە ئەبێ ژیانێکی ئەبێ ژیانەکە بی پارێزم بە هەموو کۆستێک نەسوود لەوە بینم نەسوود لە نەکوڕێکی باشەوەم بۆ باوکم دێگە لە مۆزوعەکە تۆ بەستەوەیگەڵ ئەوی هۆرمۆن بەکار بدێنێت دەبێت زۆر ئاگادار بێت ئەبێ ئاگادار بێت لە هەموو ڕۆیەک ئەبێ ئاگادار بچوو کە من ئێستا زانم سایدی فەکی یەک دنیاە چیلا بۆ دڵ بۆ جگەر بۆ سیەکە هەموو شتێک یعنی ها وەکو ئەوەی سیارەی کۆرەلا محرکی فێراری خێتە سەریە لەپڕ خەتەرە ئەتر ئەوێ تۆزە پارچەی محرکدا لازم چی دەرگاکە گۆری تێگە چۆن بوو ئەوەیە پارچەکانی تر تحملی ئەو محرکە بکە ئیتر ئەوەش عینەشتە تر ئەم سێ هەڵەیە کە خەڵک مقارنەی خۆت دەکەی بە خەڵک ئەوەیە کە لە خواردنە ترسی ئەگەر بۆ زیابوونی وەزنیان بوو کەمبوونی وەزن سێم بێکردنەوەی مۆزوعی هۆرمۆنە ئیتر من لە دوێ ئەو هەموو شتم کردو تا ئێستش من لەوانە ناڵم زیرەکتر لە مامۆستاکانتر بەس معلوماتم زۆر زیاترە لە زۆربەی مامۆستاکە لەسەر مۆزوعی هۆرمۆن و تا ئێستا یارزانم نییە کە هۆرمۆن بەکارهێنێ نامەوێ ڕسکە ئەمە ڕسکە من ڕسک بۆ خۆمەکەم و ئەزانم ئەوە کە زەڕەر لە خۆمەکەم ئەوە هەرچەنێک حەڵاڵ نییە ئەوە هەر حرامە دەگە چۆن بەس ئەیکەم بوو کاتیە وەکو ئەوەیە کە من ئێستا مهندسی بوونمە کەهرەبا کە ئەچم سەر کەرەباکە چاگەکەم لەوانە ئەم بێک چرکە ئەمرم وانە ئەوەش ڕسکە ئەوەی کە خۆمەی کەم ڕسکە بەس وەکو ئەو سەیفتی بەکارهێنم بۆیە نەمرم یان بۆی بە کەمترین زەڕەت دەرەچێت ئەگەری ڕسکەکان کەمەکەیتەوە باشە خشتی خواردنت چۆنە تۆ با من ڕۆژێکی ئاسایی بۆ علی غازی چۆن نانەخوا چییە خۆی چیەکەی هەڵەسم بەیانیان حەو هێڵکەی هەو سپێنەی هێڵکە خۆم سێ سپیانەی کامل سێ هێڵکی کامل لە خۆم لەگەڵ یان شۆفان یان نان بێ هەنەکات حەزم لە نانە هەرچێنێک نانەکە باشترین شت نییە بۆ هەزم بەسەن بۆ من مەسەن عیبی نییە بۆ کەسی تر بۆ هەزمەکە خراپە نانی ئاسایی نانی ئاسایی نانی جۆهر فەرقی نییە زۆر لە هەزمەکە تۆزە نانی جۆەکە باشترە ڕووی کالۆریش تەقریبا نازم جۆیەکەش تۆزە زیاتریشە فەرقێکی وان نییە ئەوە کە خەڵک باسیە کە چونکە فایبەری تۆزە زۆرە بۆ هەزمەکە یعنی مایدەکە و پێنتێک ناچێت و تێرەبی بەوە مۆزێک یان ئەنەناسێک یان مانگۆ حەزم لەو جۆرە خواردنە ئەمە تۆزە مەثەن چەرەزات لە دووەم ژەم سێم ژەم چوارەم ژەم بەو شێوازە بێت تقریبا مەسەرن 150 غرام سنگی مریشکیان گۆستیان ماسی لەگەڵ 200 بۆ 400 بە پێ کاتەکە ینی بەڵکەکەم کاتەکەم بەتاتە یان برنجی کوڵاو یان مەسەن ماکۆرۆنێکی هەیە مەسەن لە جۆیە یان پرۆتینی تیازیەوە ئەسڵی ینی سێ جۆری ئەو سێ جۆری کاربۆهیدراتە و جۆری چوریەکە بێ مەسەن بە یان زەیتی زەیتون یان کەرە پێڵێن بەتر یان هەر چەرەز یان دارک چۆکلت باشە ئاخرژەم زۆربەی کات با کاربی زۆر ناخۆم یعنی مەسەن یان ستێکی گۆشت لەگەڵ تۆزە مەسەرن ئەو بڕۆکەلی و جێزەرەوە شتانەیە لەگەڵ تۆزە چەرەسەوە شتە
بروتين ئەگەر فریان نەکەوتم لەو ژەمانە پرۆتینەکە داخڵ یەکەم چونکە من کەسێک حەزم لە خواردنە تێر نام بە ئاسانی تێگە چۆنێت لەبەرەوە پرۆتینەکەە بەس ڤیتامین و شت یەک دنیا ڤیتامین هەیە ئەوانم 50 نوعێک ڤیتامین چ نوعێک ڤیتامینم هەیە باوکم تا ئێستا بەچی باش بچاک بوو لە سەرەتانەکە چونکە دکتۆرەکە 2021 مانگی 4 2 هەفتەی ما بوو بە خواردنەکە چاکم کرد لەگەڵ نزیکی 25 جۆری ڤیتامینی هەیە ئەوە شتێمان پڕاندێ سەرخوا بە زیابە باشم خواردانە تۆ هەر لە خۆت حازریەکەیت چۆن پێڕای هەم ڕۆژەوە حازرێکیان مۆزوعەکە مەسەرن زەڵاتەکە تەحملەکە تا 2 ڕۆژ زۆرەکەی بە زۆرێکیت برنج هەرچێنێکە سەرسێش تازە هەیەڵێ خراپە کە it stays in the fridge for too long بەس نازان من هەروام کردووە یعنی هەر برنج بۆ 3 ڕۆژ دروستیەکەم دێگە چۆن بەتاتەکەش عادەتەن وان ناکەم هەر لە عینە دەقە دروستیەکەم سنگی ولیش چیلیەکەم ئەیهێنم نەرمە بەیانی ئەوە یەکەیتەوە دیفریزیەکەم لەتیەکەم سپایسی و شتانە بەهارات و شتەیەکەم لەسەرە ئەخەمە ناو سەلاجەکە بیانیان یان شەوان يعني يان the end of my day and the beginning of my day هەڵاسم ئەمە دەریەکەم دۆزای خەمە سەرتاوە ب 5 غرامی زەیتون شتێک سووریەکەم برنجەکە حاضرە بەتاتەکەش حاضرە زەڵاتەکە حاضرە ئەکیوت بیسک ئەگەر حەزم لە گۆشتە گۆشت دروست ناکەم لە ماڵەوە چونکە ئێزعاجە دروستکردنی گۆشت ئاسان نییە چون لە دەرەوە گۆشتە خۆم یان تکەی گۆشتیان ستێکێکی خۆش لە دەرەوە تێگەی ماسیەکەشە زۆربەی کات لە دەرەوە ئیتر کە ئەو شتانە کە دروستێکە لە ماڵەوە هەوڵەیەم ئەو شتانە کە بیسکن سمپڵن کە پێمەکرێ هەموو ڕۆژ بیکەم ئەو شتانە کە ئەمەوێ بیخۆمەوە مەسەرەن بۆەیە تەنویع لەبین لە جۆی پرۆتینەکە بکەم و نازانم چی وەرە دەرەوەیکم باشە بۆ خواردنە مەزبوطە خۆی چ پێویستی بە ڤیتامیناتەکە هەیە ڤیتامیناتەکە مەسەلەمە تۆی ریسێرچ شتێکگەیە لێکۆڵینەوەیەکێکا بڵێ پێویستەکە تۆ ڤیتامیناتە خواردنە خۆمی پڕی ڤیتامیناتە و تۆ خواردنیش مەزبوطە جوانە ئەگەر ماکرۆز هەیە و لەگەڵ مایکرۆ باشە مایکرۆ ئێستا زۆر کەم بووە لە ناو خواردنەوە جاران کە یەک پەرتەقاڵە خۆی نزیکی 5 میلیگرامی ڤیتامین سی تیا بوو باشە ئێستا کە لەوانە بە 1 کیلۆ ئەنجاوانێتیایە بە بوونێ بەکارهێنانی کیمۆ لە ناو مەزارع و شتە لە فارمەکان تێگەی چۆن ئیتر قیمەتی خواردن کەم بووە ئێستا لەمەوە دوایی بەڕایی من سەپلمنت نابێ بیکەین بە سەپلمنت like it's supply بەشێک لە خواردنەکەت نا ئێستا ماندەتەری ئێستا دایکم عیبی نییە هەر تقریبا وەکو باوکم نزیکی 15-20 حەبی هەیە ڕۆژانێ چه ڤیتامینات ئەنتیۆکسیدەنت هەموو شتی ناچڕاڵە چونکە تەوە خواردنەکە ئێستا لەم کاتانە زۆر وێرانە ئەنجا ئەگەر ئەتەوێ 1 غرام ڤیتامین سی بخۆیت لە پەرتەقالەکە بەبێ بەسەرەن 2 کیلۆ بخۆیت باشە ڤیتامین سێک وەرگرت بەس پیرۆزە چەند دوای چەندمانەیەک بوویت بە دوو شەکرەوی تێگەی چۆن ئەو مۆزوع ینی ئێستا زۆر گرنگە و پێویستمان پێ باشای بۆ کەسێکی ئاسایی سە بۆ نمونە من ڕۆمەوە قاعە خواردنی ئاسایی مەسەلەن چ شتێک بۆ من سجەستەکەی پێشنیارەکەی کە بیخۆم ئەتوانم هەر بم بەڕایی من بۆ کەسێک وەکو تۆ بەس دەست پێکە هەموو جۆی خواردنەکە بکە بیخۆ لە یەکەمەوە خواردنی تایبەت مەخۆ یعنی خۆم زۆر پرۆتین بخۆ ئەبێتەوە کارەکە بەکاری بێنێت بۆ ئەوەی ئەزعاجت نەکەم بە جۆری خواردنەکە کە بێ بیخۆی تێگەی چۆن ئەو خواردنەکەی خۆی ڕۆژانە هەر بیخۆ بەس پرۆتینەکە بیکڕە بۆیە چیە ڕێژەیە پرۆتینەکە کە ئەتەوێ لە شتۆری یەگرێ لە دوای ماوەیەک پێتەڵێم چۆن ئەو کاتە هەر ئەو خواردنە کە خۆمەی خۆم بەس ڕێژەکان فەرقە بۆ تۆ دێگەی چۆن ئەو ڕێژەکان بە پێی ئەو قیاسانە کە باسمان کردووە لە یەکەمەوە سنچەوری کە زەربی لە شتەکەی بە 0.5 پرۆتینەکە ئەو پەری 2 کاربۆهیدراتەکە بۆ تۆ مەسەلەن لەوانە زەربی 4 و 5 یەکەم بۆیە ئەوە پڕیەکەم مەسەلەن لە پرۆتین و لە چاوری گەشتینە 1000 کەلەری بەس تۆ لەشت پێویستە بە عەلئەقەل بۆەوەی گەورە نەبێ و بچووک نەبێ 2000 باشە من ئەمەوەی چی بکەم من ئەموێ زیاب بکەم نامەوەی 2000 بخۆم بۆ تۆ داێنم ئەمەی مەسەلەن وەزن زیاب بکەم ئیتر بوو نمونە ئەیکەم بە 3000 ئیتر ئێمە وتمان 1000 چەناوە پرۆتین و چۆری تیا بوو کە بەشمان ئیتر 2000 مەماوە 2000ەکە بە چی پڕیەکەم بە کاربۆهیدراتەکە
ئیتر ئێستا 2000ەکە نۆرماڵە 1000ێکی خسمان سەرە واتە هەموو ڕۆژ 1000ێکی زیایەمان هێوانە واتە لە هەفتەیەک چنە ئەگەر هەموو ڕۆژ 1000ێک 1700 تقریبا 1 کیلۆ زیادکردنی وەزن ئەو کاتەمە توانن بۆ تحساوەکەم بزەبت ئەڵێم ئەگەر بەردەوامی لەسەر ئەو پلانە دوای هەفتەیەک تۆ 1 کیلۆ زیاکەیت دوای مانگ 4 کیلۆ زیاکەیت تێگەی دوای تۆیت بۆ لا وڵی مامۆستا زیاب نەکرد یان بەس 2 کیلۆ زیام کرد ئەڵم چۆن بۆ خواردنەکە ملتەزم ئاراوەڵا بەس لە هەر هەفتەیەک 2 ڕۆژ زۆر ملتەزم نەبووم خواردن زۆر کەم خوارد ئی باش لەم 2 هەفتەیە لەم هەفتەیە 2 ڕۆژ 3000 نەخواردووە 1000 خواردووە واتە 2000 بە 2000 کەممان کردووە بە ئەڤەرێج 9 کیلۆ زیامان کرد چونکە بە ئەڤەرێجی حسابەکرێ تێگەی لە مۆزوعەکە چۆنە ئیتر ئەمە ئەوە نییە بەس ئەگەر تعویزێکی لە ڕۆژی داهاتوو لەوانە قەیناکە دەیە چونکە خەڵک زۆر ئەڵێ وەڵی خواردنم زۆر باشە بەس هەر فڕق ناکەم ڕاستە خواردن لە ڕۆژێک پرسیاریان لێ بکە یان بڕۆ بیژی لەگەڵیان ڕۆژێک هەیە زۆر نانەخوا ڕۆژێک هەیە هەر نان ناخوا ئی بە ئەڤەرێج زۆری و کەمی ئەبێ بە نۆرماڵ طبعا دەمێشتا بزەبن لە چی شتێ ناگەین شتێکی بیرۆکێکی زۆر یعنی سادەیە تێگەیشتن لە کالۆری ئێستا بۆ نمونە زۆر جەم مناقەشەکان دروستە بێ جۆری چاوری بۆ نمونە ئەبینی ئێستاکە وهانی ڕیسێرچ و شت هەیە هێشتا باڵن یەکلاکەرەوەش نەبووە کە چاوری حیوان باشتر لەم چاوریتر باش کاکە چاوری حیوان باشە بەڵام تۆ هەر لە کۆتاییە 100 غرام دوگ تقریبا 900 کالۆریە ئێتۆ کە شیش توش دووگە خۆی دوو نازانم هەموو شتەکان بە دووگەکەی ئێتۆ لەوانەیە 2000 شتێک کالۆری هەروەگرت بێ بێجگە لە برنج و شتەکانی تریش 3000 کالۆریت کۆ کردوتەوە لە ڕۆژێکە هەرە بێتە چاوری و هەر لە خۆشی دڵت بۆ دروستە بێت و تاو ئێمە باسی لە سروشتی پێکاتەکە ناکەین یعنی تۆ کێشەکەی تۆ جارێ لە خودی کالۆریەکە باشی و خراپی ئەمە ناکەین تۆ باس لەوەی ئەبێ چەند پێویستە چەند پێویستت پێێتی بەڵام خەڵکیشە لەو مۆزوعی کالۆری تۆ داوای چا لە منەکەی بەڵێ وەرە کاکە با یەک کەوچێکی شەکەیت یابێ من تۆم خۆشەوێ تریم 5 کەوچێکی شەکدان ئەی خۆی ئەوە چییە بۆ خاتری خۆ لەوانە ڕقت لە منە بێ ئەو کاتە لەشمان ئاوا هەیە ڕاستە مەسەن پرۆتین باشە بۆمان بەس زیاد لە حەد زەڕەکە لە گورچیلە یاخر هەمومان بیستومە دائ الملوک کە یوریک ئەسید بەرزەکات گاوت باش دائ الملوکە مەسەن بوونەوە باوکت هەیەتی باوکت چیە پرۆتینە خۆ ئەکسسیڤ پرۆتین هەر ئەبێ بە یوریک ئەسیدەکە زیاکە ئیتر من لەبەر ئەوە لە یەکەمە وتم دایمەن کە باوکت مەسەن ئەتەوێ پرۆتین بخۆیت باوکت وتینە بڵە بۆ چونکە بۆ بۆیە ئەو کاتە لە مەسەن خراپە گورچیلە تۆ پێ بڵێ با پیرم پرۆتین نەخواردووە بۆچی گورچیلە وەستا بوو دەیگەت چۆن ئەو مۆزوعە ڕاستە بە عەرەبی ئەڵێن کولشی زاد عن حد انقلب ضده هەموو شتێ زیاد لە خۆی خراپە بوو ئیتر ئەمەش عینەن شتە چاوری بێ ڤیتامین بێ ئێستا بوو نمونە ئەشواگاندا بیستومانە هەمووی کە زۆر باشە بۆ کەمبوونی سترێس زیادبوونی ئیندایرەکتلی تستۆستێرۆن و إلى آخره ئەمە بە پێی ریسێرچ ئەبێ 3 مانگ جارێک بۆستی 1 مانگ 2 مانگ بۆستیت بۆ چونکە تۆزە زەخت دەکاتە سەر لیڤەر پاراستیمۆڵ بەڕە هەر چنێک باشە کە سەرت ئێشەیە کە نازانم چی بە زۆر زەخت دەکاتە سەر جگەر دەواتە ئەگەر پێویستی بێ نەبێ ئەتوانی خۆت بکوژی بە دەرمان عینەن شت ئەتوانی خۆ بکوژی بە سەپلمنت ئەتوانین بڵین شتەکان زۆر بەسەر ڕێژەین یعنی ئەمە زۆر جا سەیری شتەکە چیەکەین وەکو فیلمەکانە ئەمە یان کەسێکی باشیان خراپ بەڵام وانە تۆ پرۆتین تا ڕێژەیەکی باش بە سوودە بەڵام ئەو ڕێژەیە خراپە لەوانە هەنە کات بڕۆ کوکیز بخۆ چونکە سترس ئەوانە زۆرە ئەوانە کۆرتیزۆڵت بەرز بووە لەوانە زەخت نەخۆشەکەوی بڕ کاکە بۆ کوکی بخۆ ئەو پیسیتە بخۆ بەس بعد لە دڵ دێتە دەرەوە دەیە چۆن بەس خواردنی خۆت بخۆ ئەنجا تۆزێک لەمە بخۆ بۆ ئەوەیە نەک تێر ئەبی بە خواردنی خراپ هەمان شت سەبسێرەکەی بۆ مەسەلەی کیراتین و پرۆتین و شتەکەش ڕاستە ئیکریاتینەکە خەڵکەڵێ بۆ هزگەر ئێکاگە تۆ مەسەن لە ریسێرچێکیان کردووە نازانم 3-4 گرامیان داوە پێی لە گرامی چوارەمەوە ئەگەری زیاد بوون ئێتۆ خۆتۆی خۆی نازان 5 میلیگرام شتێک خۆی ئەوە تەمان خراپیان زۆرجە مۆزوعی سویتنەری شەکرێتەوە ئەڵێ مەسەن بۆ منە ئەم سویتنەرە ئێستیڤیا و ئەمانە ئەمیکەوە شێنجینەکە بێ ئەوەی کەوا شەکری تێ بکەی ئەڵێ کاکە من نازام تووشی سەرەتان و شتەکە ئێتۆ لە ریسێرچەکەیەکەوە ئەوە ئەڵێ ئەم لێ کۆڵینەوە سێدایەتی شوایە
ئەلێ مەسەلەن بۆ نما بێ سیانزە کۆلای دایەت بخۆی بۆ ڕۆژانەی وەیە ساڵێک. بۆ ماوەی ساڵ ئەمجا ئەگەرەکەی هەیە ئێکاکە خۆ تەمع ڕاستە توشتە بەزەخەمە هەشتێکی زۆر ڕێژەی شتەکە ئەنجا خۆی هەموو ڕۆژ بە ڕۆنێکی سوتاو ئەچی بۆ بازار فلافل ئەخوا یان لە فەی لەسەر عەرەبانە ئەخوا ئەی ئەمە چییە تۆ ئەزانێ ڕسێرچێک هەیە ئەڵێ ئەمڕۆنە کە زۆر بەکاری هێنی ئەگەر هەموو ڕۆژ ئەخۆیت لە دوای ساڵێک نسبەی توشبوونی سەرەتان چەنە بەڕای تۆ 120 179 ماشاءالله يعني 100 فلافل وش بيدرسها ئەوەی کە هەر like fast food overall if you eat fast food every day and the oil is not good زۆر بەکایە هێناوە بەماوەی ساڵ ئەنجا زۆربەی مەتامەکان وایە چونکە کۆستی زۆر ئەگەر زۆر بیگۆڕیت باشە ئەنجا هەر بەعام بێڵێن دهون مهدرەجە ئەمانە هەر زۆ خراوە بۆ لەشی ئینسان چونکە ئەمانە چیەکەن ڕێک ئەچی بۆ خانەی سەرەتان ئەیپارێزێ your immune system will not see it ڕێک ئەیشار like he hugs it بۆیە لەش نایبینێ لە خۆیە گەورەیە بێ سەرەتانەکە ئێستا کاکە تۆ دقەتی ئەو بکە چێنێک نەخۆی سەرەتانمان هەیە سەرم کات تۆ قەت چی بوو نەخۆشخانەی سەرەتان بینیت معقول نییە مناڵ و گەورە و گەنج و یعنی زیا لە حەد زۆرە ئەنجا زیا ئەبێ ئێوە چۆن لە پڕەوە ئەو هەموو خەڵکە نەخۆش بووە بۆنەی لایفستایلێکی خراپ لەگەڵ خواردنێکی خراپ ئەنجا چی بۆ نەخۆشخانەیە کاکە وەتس سەرەتان بە چی ئەژێ what to eat to make سەرەتان bigger شوگەر ئەگەر زیاد لە ویستی خۆت ئەو شەکرە سەرەتانەکە حەزی لێ بەوە گەورەیە بێ لەگەڵ تۆزە گلوتامین لە 5 گلوتامین لە 5 شەکرە ئەچی بوونەوە نەخۆشخانەیە گەن بوو من نەخۆشەکان شەربەتی شێتە بم تۆ بڵێت چی تۆ یەک کەسی چی بڵێت دێگە چۆن ئەجا ئەچی بۆ نەخۆشخانە یەک دکتۆری نوتریشنستیان نییە هەرکا کە سەبەبی سەرەتان چییە خواردنی خراپ لایفستایلێکی خراپ یعنی واتە نەفسیەن کەسەکە باش نییە دۆزە جیناتی هەیە ئەم سێشتانە سەرەتان دروستەکە یان هەموو جۆری نەخۆشیێکی دروستەکە نەک بە سەرەتان هەموو جۆرێک بەوێ ئەی معقولە من بس بە دەرمان چاکیانەکەم ئەی نابێ من دکتۆری نەفسیم هەبێ ئەی نابێ دکتۆری خۆراکم هەبێ نایە متابعیان بکەین تێگە چۆن ئیتر یعنی زۆر باسی مۆزۆیەکە چونکە من زۆر بە قوڵیە سوپرشنە مەسەلەن هەر کەسێکە نەخۆشێکەوەیە یەکسەر باندجی یاخەنە سەریەوە بەڵام برینەکە لە ڕاستیە حل نەبووە بەس بوو باندجە نیار باندرێ ئەوەیە مشکلەکە لێرە ێساکەم ئەمەش ئەم سەر لێ شێواویە زانی چۆنە خەڵکی خۆمان حەزمان لەم ئەوە نییە کاکە ئەمە بکە بەستا ڕادێ بیکە تۆزی معقەدێکی یا بڵێ میکە تا مەسەن بڵێ بەرە حەلیکە یان بە تاواتی بیکە تۆزێتیای نییە باشە کاپتن گیانەکە من ماشەڵا لێ بێ زۆر زەخمی چەند کیلۆی تۆ 100 بەڵایرد ینی با بڵێن ئاستی ماسلوکەکانت بە 150 ئەوانە ئەمێ بزانم doctors are bad at math وەڵام من 100 شوێنە کاتی خوێنکاری باشە تۆ کە بەرزترین قورسترین وەزن کە بەرز کردبێتەوە چەندێکە depends یعنی چونکە فەرقە کاتە لە چی جۆری یاریەک بەسم بوو نمونە لە سکوات دبنی 220 ڕۆشتم 120 لە سنگ ئەو کاتە ئەوزەم 160 بوو لە قاعەکە 160 بوو سنگ بە بارەکە شۆڵدەر هەر ئاسانە یانە چیمە 160 بە پێ جیهازەکە تەبان ئەگۆڕێ پشت هەر زۆر باشم یعنی بەس ئەمن بە دێدلفت تا حسابەکرێ مەسەرەن هەر 250 ڕۆشتم دێدلفت چیتر بایسەپس و ترایسەپ زۆر حساب نییە چونکە ماسۆکێکی بچوو کە توانیم زۆر بڕۆم بەس هەر باس ناکرێەوە کوڕی کورد ئەوانە باش وەزن وەکو پێوەێ دانین بۆ ئەیلۆن کێرە ئەوانەکە کردومە ئەوە نییە ینی هەوڵمیا بۆ وەزە چونکە وی دۆن کێرە بات ویت ئامانجمان لە گەورەبوونی ماسۆکە چییە muscle under tension or time under tension واتە چییە واتە ئەبێ مەسەرەن چنێک کات
مثلا ماسك لەژێر زەخت ئافر ماسوکە لەژێر زەختە من 100 کیلۆم هەیە ئەگەر طب وا ئەکەم ئەتوانین لەوانە 20 تکرار بکەم بەس ئەگەر لەوانە حەودانە پێ یعنی تۆ هەستەکەی مەسەرەن ئەڵێ کە ئەگەر وەزنەکە زیاتریش بێ بە سەریعی بیکەی ئیسفادەی لەوەیە هەمان شت بێ کە وەزنێکی کەمتر بکەی و بەڵام بە تەرکیزەوە استیفادەی هەیە وەلاکن زەڕی زۆرە لە چی ڕۆیەک لە ڕوویەک زەختی زۆرە خاتە سەر گونجەکان ئەجا ڕاستە کە تۆ ئەیکەیت زەختەکە زۆر لەسەر ماسوکەیە چونکە مای ماسل کۆنەکشن دروست نابێ ڕاستە کە تو هەر ئەچی بوو فێلیر چونکە ئاماژمان لە کۆتایی نزیکە بین لەوەی کە فێڵە بین کە پێمان ناکرێت بەو شێوازەیە ماسوکە دروستەکەین بەس آخر ئەم فێڵە بە بۆنەی چی ڕۆیە بە بۆنەی هیلاکبوونی جوینتەکانم بە بۆنەی هیلاکبوونی چی ئەبێ بە بۆنەی هیلاکبوونی ماسوودەکە ئەجا کە بەیەواشیەکی هەر حرەکەیەک ئێستا تۆ ئەتەوێ سای بکەیت چیەکەیت گڵۆبەکان دایەخیت بەس گڵۆبێک لەسەر دەفتەرەکە دایانیت ماڵەوە کاکە تکای بێ دەنگ بن میوزێکی بەسیط دایانین دەست پێکەی بە خوێندن وانە ئیتر ئەمەش یاریەکەمان عینەشت بێ ئەبێ بەیەواشی بیکەیت بۆ ئەوەیە دووربی لە ئێسابە بۆ ئەوەیە فۆکسەکە و لەسەر ماسۆکەکە زیاتر بێ ئیتر لە کۆتایی ئامانجی وەزنەکە نییە وەزنەکە وەسیلەیەک بەکارێنم بۆ ئەوەیە یعنی لە جیاتی ئەوەیە کە بە 10 کیلۆ فەشل بم 10 کیلۆکە لەوانە دوای 100 تکرار ئەنجا فەشل هێنم وانە ئەچم 100 کیلۆکە هێنم بۆ ئەوەیە کات ئەوەنە نەکوشم بە 100 کیلۆ دە تکرارەکەم هیلاکە جانە تێگەری مەسەلەکە it's a tool پاوەر لفتەرەکان وا ناکەن قۆی بدەنی نە ئامانجیان وەزنە that's what they are judged on من جەجی خەڵک جەجی من حاکەمەکە جەجی من ناکە لەسەر چەندێک وەزنم کردووە جەجی من ناکە لەسەر چەندێک لەشم تەنسیقە بەشی سەرەوە بەشی خوارە چەندێک وشکم چەندێک ماسوولەکانم پڕە تێگەی ئەوەشیان لەبەرۆزان بینی سێرەکەی تۆزێوان وریگیشیان هەیە و قەڵەویش بەزبط ئەوانە پاوەر لفترن تێگەی چۆن ئەوانە زیاتر پاوەر لفتر یعنی لە کۆتایی توانی بڵێ وەزنەکە تەنها ئامرازێکە بەس بووی بە کاتی کەمتر بتوانانی تۆ مەسەلەن ئەو فێڵێرە زووتر بەدەست بێ ڕێک نەکەتوانی هەر ڕێکەوە هەیە that's the whole goal of muscle building قورسترین ئاستەنگ چیە تووشت بووتەوە لە لەش جوانی like the biggest challenge you faced for exercising and let's say ئاکسیدنتێکم هەبوو لە 2016 6 حوت بوو هەر وابزانم 6 هەفتە ماوە بۆتۆلەکە بە ماتۆر ئەمووی بڕۆم بۆ قاعە تر سیارەم لێە تر وێران بووم لەشم شۆڵدەرم دیسپلیس بوو قاچم لە ئەنکڵم هەر شکا بوو 2 پلاتینی ویست ئەم دەم و چاو وێران بوو ئیتر ئەمە زۆر قڕوس بوو چونکە پتۆلەکە نزیک بوو بەو مایسێتە نەبووم کە ئێستم هەیە کە بەس ئەم زەرفە یا ئەم ناخۆشیە ئەم مایسێتەکە ئێستا هەمە دروستی کرد چونکە گەشتمە حەدێک کەوتم لە باشە خوا گەورە تۆ بۆ کرد هەر پەیامێکت هەیە با لە دوای بەتۆلەکە بێ دەگە چۆن هەر ڕێک بۆش قسەم کرد لەگەڵە تووڕە بووم زۆر چونکە عەقدیشم هەبوو عەقدی ئەمە بە مۆدەڵ لە لەندەن بوو لە دوای بەتۆلەکە ڕێکەوتی و نازام چی جا کە تووشی ئەو حارسە بووم دکتۆرەکە منوتەوە واز لە ئاسم بێن هەر بەکەڵک نایە چونکە جوونەکە زۆر شوێنەکە زۆر خەتەر بوو وتی ئەو زەختە لەسرە مستحیل یاری قاشتوانی بکەیت زۆر گلیم کرد بینی خۆم چۆن یعنی قسەم کرد لەگە خوا تووڕە بووم ئیتر نەگەشتمە نەتیجەیە گەشتمە لایەنێکی وتم ئەوەڵڵاهی لەوانە ئەسڵەن خوا لەوانە نییە ئاوار پێم خۆشە ئێستام چیرۆکە باسیەکەم چونکە بوونەی ئەو ئێستا باوەڕم بەخوا زۆر ئیتر ماوەیەک تەنیا بووم هەر بیرمە کرد ئەمە لەوانە یەکێک لە نەخۆشترین کاتەکانی ژیانم نەک لەبەر مۆزوعەکە قورس بوو لەبەر تۆ کە ئەڵێ خوا نییە تۆ هیچ نیت هەموو فەلسفەی ژیان بەزەڵەت هیچ نیت وەڵای زۆر پێ نەچوو لە خوا بەزای دوای هەفتەیەکیان 2 هەفتە بیرم لێ کردووە من چیدا ڤیدیۆکم بینی چی ئەڵێ بە ئینگلیزی be careful for what you wish for ئاگادار بە لەو شتانێکە ئافرێ دوای بیر لێ کردووە من چیم ئەمویست بێن بە ئینفلوەنسەر بۆی ژیانی خەڵک بگۆڕم بە شێوازێکی باش کێ باوەڕ بە منەکە ئێستا باسی ئەو کابرامان کرد
وتت بۆ باوەڕ پێ ئەەکەم ئەگەر خۆ هیچی نەکردووە تر دوای تێگەشتم خوا ئەمانەی کردووە بۆ من بۆ ئەوەیە ڕۆژێک لە ڕۆژانە کە دانش لەگەڵ دیوەخان من نمونەیەکم هەیە چیرۆکم هەیە کە خۆم پێڕۆشتم دەگە چۆن دەستم پێگە بەگریان خوا مزداقیەتێکی زیاتری داوە پێت بۆی تۆ بۆ من ینی ڕێک داوای $100 کرد لە تۆ $100 وەرم کرد و دوایی جنێو بێتەوەڵێ إلى آخر معقولە زۆر هەستێکی ناخۆشە گریام نوێژم کرد نازانم چی تر لەو کاتە ئەم فڵی ئەوێر کە هەر زەرفێکی ناخۆشیەت بەردەمە پێم خۆشە چونکە ئەمە لە دوای ئەوەشتی زۆر باش هەیە باشتر ئەبم بەبوونەی ئەم زەرفە تێگەی چۆن ئیتر that was one of the hardest دوایی کە باوکم توی سەرەتان بوو زانیم ئەوە ئیمتیحانە فول سقە بووم کە باشە بێ هەرچی تۆرەکەی تەواوە ینی هەر 2 هەفتەی ما بوو کۆما بوو تقریبا تێگەی ڕینیڵ فیلیار لیڤەر فیلیار هەموو شتێکی چۆن قسەم کەلاگەخوا من ڕازیم بە هەموو شتێک کە ڕوویە تا ئێستا اعتراضم نییە ئەستەغفر الله بەس مادەم نەمردووە و تۆ وەتوانم لەگەڵ تۆ قسە بکەم ئێستا من نامێ بمرێ با دوای هەفتەیەک 2 هەفتە مانگێک و هەرچی ئەتەوێ بەرامبەر ئەو مەسەر یەک ڕۆژی ئەو 1 ساڵی من ڕازیم دەیگە چۆن وتم ڕازیم قسەم کرد لەگەڵە قەسەم بەخوا دوای 10 ڕۆژ لە هەر کەماوین لە نەخۆشخانەکە کە فەحسەکان هەموو ڕۆژێکین کریاتینەکە 3.5 یوریاکە 200 هەر لیڤەر ئێنزایمی فولە TS بلیریەمەکە قەنات سەفرا زای چەنە بوو بە 7 کە ماکسەکە 1.2 عفو میز هەر ناکە هەر دێک دنیا ئەسپارەیشن بۆ یەکەم بۆ ئەوە کە دەرکەین هەموو ڕۆژ یعنی هەموو 3 ڕۆژ 4 ڕۆژ جارێک 7 لەتر دەریەکەین ئەو لە سگی قەسەم بەخوا چوون بوو بۆ ماڵە بۆ ژۆرەکە دانیەکە هەستاین هاتیم خۆین ڕایان کەشە دوای چەند ساعتێک هاتووە کریاتینەکە لە 3.5 بوو بە 1.6 یۆریاکە لە 200 بوو بە 70 شتێکیەوە هەموو شتەکان باش بوو ماشاءالله تۆزە بەڕۆ پێشە چوو جازانیم ئێستا ئەوەی کەیەت قڕسترە بۆ چۆکە ئێسەوەتی تەواوە ئەوەی کە تۆ تویست دامناوە بۆت دەی بابزانم شایانی ئەوەیت چیم بۆی تۆ دەگە چۆن جانە ئیتر لەوانە دوای ئەوە 7 عملیاتمان کرد 7 عملیاتمان کرد تیشتی تر مزاعفاتی کیمە مزاعفاتی ئەوەی کە ڕوایە بەس هەر نەخوا بە زیابە یعنی قەناعەتم هەبوو کە لە سەیاسە باشە بێ کە قەناعەت هەیە ینی ئەمە ئەستەغفر الله هەڵەیەکەوە ئەڵێن بەس وەکو ئەوەیە کە خوا شەرمەکە چونکە تۆ زۆر قانعی بە توانای خوا بۆ چاکردنی باوکت کە بۆتەکە لە کۆتە حتا گەر مۆزوعەکە مستەحیل بۆیە دڵت نشکێ بەرامبەر ئەو من هەموو شتم کرد یعنی ئەوە نییە کە بەس من دوعام کردو هیچم نەکردوێتەوە هەموو شتێک ئەوەی کە لە مێشتە وازم لە ئیشێنا هەر هەموو شتێم کرد باوەڕکە کە کۆکەکە هەڵەسم لە خەو ئەزانم لە دەنگی کۆکەکە ئەزانم وەزعی چییە یعنی هەموو ڕۆژ میزەکە حسابی یەکەم چەنێک ئاوی خوارد چەنێک دەری کرد ڕەنگەکە تووشی التیهابات نازانم چی هەموو شتێک یعنی ئەوەیە نەک بەس بە دوعا ئەوە چاک بووە وتی باش دوعاکە گەشت پلانەکە ئاوا هەیە تۆزە قورسە بابزانم پێتەکرێ لە دوای ئەوە بیرم لەوە کردووە کە من چیم خوای گەورە شتێکی ئەوە نەزەخم بۆمەکە من هەر قەت شایانی ئەوە نیم هەر چی یەکەم ئەتر چیم کردووە چونکە ترسام جاران کە کەسێکە ئەیوت باوکو چۆنە ترسام بێڵم باشە لە چاو ئەوە فێڵون چاوتیایە بەس خۆشتیایە خۆش ماوە تێگەی چۆن ترچیم کردووە وتم ئەگەر ئەمەوێ ئەو قەرزە کەمی کەم لەسەر خۆم ئەبێ خەڵکی زیاتر استیفادەی لێ بکە چوم لەگە شانکار ئەو کاتە پۆدکاستێکمان کردووە لەسەر ئەو مۆزوعە بە تەفاسیلەوە پۆستمان کردووە هەر لە پۆدکاست شانکار مندارێکم کردەوە بە عەرەبی بۆ خۆم ئێستا نزیکی 9 ملیۆن ڤیو هەیە لە یوتیوب یەک دنیا خەڵک سوودی لێ بینیت یەکێ چۆن ئیتر یعنی بە بۆنەی ئەو ئەنجا باوەڕ کە ئەو هەموو شتانە لینکی ئەەکەم بە وەرزش هەمووی
چونکە بە بێ وەرزش توانام نەبوو ئەو هەموو تاقەی سلبی تحملیکەم لەو کاتیش وەرزش دەکرد ئەی چۆن ئەیک مەسەلەن ئەمڕۆ باوکم وەسعی زۆر خراپە ناوەڵە ناڕۆ ئەبینم وەسعی باشە خەوتووە زوو هەڵەسم ئەچم دار لەم دایەگەان دانیشتە نیشتی ئەچم زوو یاریەکەم ێمەوە ئەنجە کام قاع هەڵبژارم نزیکترین قاعە کە تۆزە باشە ئەبێ ئەوە دڵم خۆشە بچی ئەتوانم بچم قاعی دۆر ئەمڕۆ دەگە چۆن ئەوەیە بەسەرەکە بوو ئێستش لە بەغا نزیکترین قاع هەڵبژارد بۆیە کات نەکوژم لە ڕێگا و نازانم چونکە من ئەزانم ئەوە دەرمانە بۆ من یعنی وەرزش دەرمانە ئەیتر ئەگەر دوور بێ لەوان هەنە کات پێم ناکرێ یعنی لەوانە هەنە کات بریارەکانم غەڵەت بێ لەشەوەی لاخری باشە پشتێکی خۆشە بەلاتەوە تۆ وەرزشکردنەکە یعنی ئێستا مەسەلەنا باسی ئەومان کرد بۆ نمونە تۆ پۆدکاستەکە منە زۆربەی کات ئێستا حەزم بێ چیرۆکی تۆ بزانم چیرۆکی میوانەکەی تر یعنی کەسێکم فزوڵیم حەزەکەم بزانم ژیانی خەڵک چۆن بووە بەڵام جارجار تااقەتم نییە مەجبورم چکە بۆتە بەشێک وەکۆی لە بزنسێکە ئێستاکە مەجبورم بیکەم قاعەکە بۆ تۆ ژەر وایە یعنی زۆربەی ڕۆژەکان پێت خۆشە و ئازارە و ئەو قورسی و ئەتوانم بڵم لە 60 ڕۆژەکان بەدڵەواچم هەنە کات ڕوایە ینی مانگ و دوو مانگ هەر ناموێ بیکەم بەسەرێکم هەنە کات ناموێ بیکەم و نابێ بیکەم پێڵێن دیلۆت بۆیە عسابێ لەشت مرتاح بێ مێشکت مرتاح بێ ئەچی بۆ شتێکی ترە بڕۆ هایکینگ بکە بۆ وەرزشێکی تر بکە دەگە چۆن ژیانێکی ئاسایی وەکو ئەنسانێکی ئاسایی بژی چووکە بۆ ئەوەیە لە فەقیر تێبگەم ئەبێ یان فەقیر بم یان پارەکەم سەرفکەم یان پارەکەم لە گیرفانی خۆم دەریەکەم دەگە چۆن ئیتر ئەمەش عینەش کە تۆ لەناو ئەو بوارە بەس بەدی بڵدنەکەی ئەو کاتە ئەبێ بەس بە مێشکی بەدی بڵدەر لەبەر ئەوە ئەسە بڕۆ سێری میمز بەعام لەسەر بەدی بڵدر کە گێژن ئەو فەنی جۆکس کەسێک ئاواهی و ئارنۆژ لە کاتی خۆی سێر کلامەکە زۆربەی کات بەحساب کەسێکی گێژ دەگە چۆن someone who just wanna train من ئەوم ناوێ من ئەوەیە ئینسانم و جسمم جوانە خۆی سەرکەوتوو بم داهێنانی چۆن نەکرێ من پێشتریش باسم کردووە داهێنان تۆ ئەگەر من بەس لە بواری قاعە مەسەلەن بەس لە بواری قاعە بم بەس لە ڕاضەکانە بسانم هیچ شتێکی نییە نەهێن منە ئەو بوارەوە کە بەداهێنان حیساب بێ هیچ تازەگەریەک یا خود بەرەو پێشبردنێک نەهێن منە ئەم بوارەوە بەڵام تۆ بۆ نمونە سەیرەکەی ئۆکەی لە بابەتی میدیا ئازانی لە بابەتی قاعە ئازانی لە بابەتی تۆزە دکتۆری و نیوتریشن و ئەم شتانە شەزانی ئەم سیانە لەیەکە دەی داهێنانێکی نوێی تەیە هەنی ئەگەر خۆت زۆر لە بوارێکە قەتیز بکەیتەوە بە تایبەتی خەڵکیش تەلەبەی ئەمانێکەوە پۆلی شەژ یاخود زانکۆ تەواوکەن و ئەزان ئیلا دەبێت لەو بەشەیە ئیشکەن کە تەواوەکەن تەواو ئەمە قەدەری خوایە بۆیان هاتوو ئیلا دەبێت ئیشە لەو بوارەیە بتۆسنەوە بەس ژیان زۆر لەوە گەورەترە مرۆڤیش هەستەکەم توانای زۆر لەوە زیاترە کە تەنها لە بوارێکە تۆ ژیانتی پێکۆ بکەیتەوە موضوعك هي لسر موضوع قدر تو باسيك زور خلق له هاك تو قدري منها ونسرا ولا سرما ما زور هلايا چونك اگر موضوعك بس نسرا ولا سرمانه بو تو تشي بحولك بودي وخان نازم تشي برو دانش ما واس ساكيت بو مالطا نسرا ولا سرت تو شلون اجيتو تشي نازم تشي نسرا ولا سرت كما كان وانا باياكي من كان وانا باياكم بو تشي ما انا نخوش خانه ونازم تشي بو تشي ما انا حكومه وانيا واتا موضوعي رزق موضوعي قدر موضوعي ويك نسراوه بو نمونه اسوا جرافيتي هي لبروا اما دانشتوين اما كيت ايرا اكوي تا ايرا ناكوي كيت توزي كيتريت اكوي اما نسراوه اما قانوني جيانا بلا كمنال بلا سربان اكوي يعني كسيكي دز لسربان اكوي جاذبيه جرافيتي او نازانه كتو بس كسيكي باش يعني خراب او نسراوه بس شيء تو أبي أقادر بينا كويت دقيقة مسألة من أبي أقادر بم أو وعيك باس ما انكردوه أبي أقادر لو موضوع كباس يجينا كما انكرد كخيانة لمنا كونا زامشي من أقادر لو وضع لبر أو نام برمبر أو شوينا چونك معقول ني أجر خوات تو يدروسي كرد بفاشلي تو يدروسي كرد يا آخر كيش تواهي واتاو كات أخوا عادلني أستغفر الله خو أمانزي لهم كسيجاه فرن تو he created you and you have a choice أنت مخير ولست مسير دقيقة شون جانت بدسي خوته كبوش يوازر بيلي كي ناوستيت لهيك شتك نلا يعني ريك ناوستيت بس كبيلي كي تا والله
ئەو هەر نووسراوە لە سەرمەوە نازانم چی تر ئەو کاتە خوای توی خۆش ناوێ لابردنی بەرپرسیارەتیشە لابردنی بەرپرسیارەتێکی ڕسپانسبڵەتێکی What's the point ئێستا من سوودیم چییە ئەگەر من بەس ئەچم بۆ وەزیفە یەم بۆ ماڵەوە هیچ تاوا هیچ ناکەم قسەی خۆش ناڵێم بە مناڵێ قسەی خۆش ناڵێم بە تۆ دڵت خۆش ناکەم ئیشەکەم ژیان پەر و پێش ناکە یعنی ها what's my purpose in life چونکە خوا توی دروستی کرد پەرپسێکی هەیە بۆیە ژیان بەر و پێش بڕوە دەگە چۆن کە کەسی خەڵک بەو شێوازە بیر لە شتەکە هەمومان we will be thrilled to accomplish بەرە چێ لە هەم بەخشتە تۆ کاپتن چۆن ینی ینی باڵێن پێشەنگتە ڕۆڵ مۆدڵ کەس I have people that inspire me inspiration is different than role model role model قەت نیمە ئێستا بۆ نمونە inspiration هەیە لە بگرامی دانا بگرامی لە چی inspirationم هەیە لە بگرامی inspirationم هەیە لە تەواضعەکە کە هاو بۆ عێراق ئەوە نە بە تەواضع باوەڕ ناکەی کە مناڵێکیت لە بەیانی تاشە خۆی ئیشەکە لەگەڵ ماوەی نازانم هەچوون بۆ هەزارە شوێن مناڵێکیت تەوا چونکە ئەو مناڵە لە بگرامی تێناگە چنێک مەشغول بوو تر خۆی داوەزەبووی گاڵتە لەگەڵەکەونە چنێک من نەزانم ماندوو بوو تر I got inspired by him on this دیگەی Jordan Peterson زۆربەی قسەکانی I'm inspired by him بس بوو نمونە I don't agree with him لە مەسەر مۆزوعی فلسطین و ئیسرائیل و شتانە that's why من ناوێرم بڵم role model Andrew Tate هەنە شتێک حەزم لە قسەکانی بەس زۆر شت خراپە ئێڵێ تێگەی چۆن I'm inspired by some of his things تێگەی ئیتر ئەمانە زۆربەی پاڵەوانەکانی عالم یان ئەو کەسانە motivational speakerن یان ئەو کەسانە کە لە entrepreneurship بەڕاستی گەشتە یعنی بە شێوازێکی ڕاست و حەڵال گەشتە ئەو ئامانجیان هەر I'm inspired by them يعني a lot of people whoever you bring up ئەو کەسانە کە زەخمن I have listened to all of them باشە کاپتن ئەم پرسیاریان لەوانەیە تۆزێکە سەیر بێ ئێستا ئەمانەی کەوا چنە قاعە و زیاتر مەوزوعی دسپڵن و ئیتر لەش جوانی و بۆدی بیلدینگ و ئەمانە تۆزێکە پێیانەوترێ ئەلفا میل و ئەم جۆرە بیرکردنەوەیە تۆ چ ڕادەیەک لەگەڵ مۆزوعی ئەلفا میل و ئیتر سیگما ئەم سیگما بۆی نییە شانکە بۆ منی ڕوونی کردەوە ئەلفا شتێکی وا هەیە سێکە ئێستا ئامانجی تۆ لەم ژیانە چییە کە ئەم ژیانە بەجێ بێڵی خەڵک بە باشی باسی تۆەکە و لە دوای ئەو دنیاە ئەچی و باشت لە ڕازی بێ بزەوتوانە ئامانجی من ڕێک و کەەوە ئامانجی تۆیە و ئەمەوەیە ئۆکی ئامانجی what's my goal as a man ئەو هەموو شتانە یەکەم and I get the ultimate level of being a man which is being alpha شتی خراپ نییە ئەلفا ئەوەیە کە تۆ you are a leader get me بەڵێ ئەلفا لە هەموو ڕۆیەک من بۆچی لێرە دانشم با ئەنەرژیەکم هەبێ کە تۆ هەستی پێ بکەیت وانە ئۆڕایەک دەبێت بزەبت بۆ نە باکسەوە من پێم خۆشە هەموو کەس ئامانجی ئەلفا بێت چونکە ئەلفا کەسێکی زیرەک باڵانس ئەو هەمووشیانە کە نەک کەسێک کە بەس بە قووەت کە عەزەتی بەڕامبەرێتیەکەی نە کەسێک کە ئامانجی باشتربوونی ژیانی تۆ he's a leader but he's a complete he's near to complete دیگەی چۆن ئیتر being an alpha man ئەوە شتێک کە ئەبێ ئامانجی هەموو پیاوێک بێ جوانە کاکەژی ئەمەش هەڵ بدەین بۆ ئەلفای لە بینێ دەست دەگەم لێڤڵەکەی دوای بانی چاکە بمەوە ئاخیرەن ئەو ڕیکەڤەریدا نەخۆشیە چاکە بمەوە دەست پێکەمەوە ئەس دەگەم دوای لێڤڵی دوای ئەلفاوەکەی ئەبێ بێڵیت کاتمان بەرێ بەرامبەر کامێرەکە و کەمەرەکە لەکوێ لێرە بیڵیت کی چاکە بیڵم تا بیڵێژی ئەخە دەبێت تۆش بیڵێ تۆشەسیۆکە بە تەنیا بیکەیت تو باوەڕ ئەگەر نایەڵیت دەست پێکەم بە بڵی بەرامبەر کامێرەوە فلتەر ناکرێ ڕاستەکە تەسویریکە کاکە دەبێت دەست پێ کاکە من هەژیر فاتح ڕۆ بڕێرمدا کە ئەچمە قاعە و ئیتر ئەگەر قاعەش نەبێ وەرزشەکەکەم بەڵام مێڵی قاعەکە ئەس ئەمڕۆ سێی مانگ لە بینیە والله پیاویت والله من جاري واحد نادى واحد كان بمسر من بس بيلي ليه كمان من محمد صباح بيلي ليه كمان من ترى
بالم لە بیرکردنەوەکە چکەمەیە کە دەستم پێکردەوە جایم ئەوەکیش ئەوەکە مشکلە ئێستا هەڵە سماڕۆ کە دانیشم تا ئێساڵێم بە پێرفێکتی دەستی پێ مەکە نا پێرفێکت نییە بە باشی کاکە ئەوە تا قاعەکە جەوە قاعەکە لێرەیە دوو هەنگاو. دوو هەنگاو تا کاکەم تازە بەڵێنمدا وڵای دۆگڵیت ئەیتر ئەەکەم ستۆریش بزانە ستۆریش بڵای تا منیش ریپۆست بیکە جرنیەکە ژیرەوە یەکەمە ژێرنێک بۆی خەڵکەکە بە دۆکیمنتەوە بیبینە گریت کۆرسەکە لای من هەموو شتێکە ئەو تا بەسەر ڕۆژ. منەوەش ئەو سپلمنتەکەشم نایەوە کڕێ ها سەپڵەنتەکەش بۆ تەنێرین ئەوڵا تاو کاکە وەجبەی یەکەمی هەر فرێە سپۆنسەرە وەجبەی یەکەم فرێە نێشتەوە وەجبەی یەکەم تەفریە وەڵا کاکە ئەڵە تاوا باشتر من دەستەکەم سەوا تۆزێ زیاتر وە بیرەکەمەوە نانەتەوە فەرکەنیە چۆڵی بۆ یو تا وان تایم ئۆفەرە تازە لە دەست خۆت دەست پێکە کاکە دەست پێ بکە دەستی پێ بکە تاو زانم ئەوەش وڵی خۆ دیسکاونتی شوان بۆیان هێناوە بۆ هەموو دیسکاونت نییە you are sponsored نەک بۆ عنی بۆ قاعەکە بۆ وانەی ترکەوە لێری شەکەن هەمویان دیسکاونتیانێ لێرە بەس ئیتر بەس بەکانەهین لەبەر ئەوە کردمان چووکە ئەزایم نایکەیت نانا تاو زۆرم لێ بکە ئێستا بەجددی ئێستا ئەستەکەم هات عراقەوە بەرز عراقا دەفعەکەم باشم دەفعی مەکە باغیرە بکە لە تۆ بەوە منم ئەفەمێڵ تۆ بێتاکە لێرە کاکشەکار سیگماگە ئەنە ئێدی دوشتی لەسەرەکە نا لەسەر تیکتۆک بینیتە قسەیەک کام دەدای من ئەوهاش دانیشێ قسەیەکەکە دای بووم من لە بەیانێ دەست پێکەم من فترەویستم نافەسی کاکشەنکاریش کەم لەبیرت دێ ئەو کاتێک قاعشتەکەم خۆڵمان لێ کردووە بەس خۆی مشکلەوەی کاکشنکار دۆری هێت ستارتێکی 5 ساڵی هەیە یعنی ئەگەر 5 ساڵ ڕاوەسێ دەست پێ بکەیت تۆ کاک علی یاخۆ بەخێر بێ ئاوەدانت کردەوە وەڵی هەر زۆر خۆش بێ ئینشاڵڵا دەفعکردنیەک و با بڵێ مۆتیڤیشن و دیسپلینێکی باشمان لێوێ وەگرتووە هیوادارین ئیتر زۆر دڵخۆش بینیە بەڕاستی ینی قوربانتم زۆر دڵقڕاو نەکرد پۆدکاستەکەوانە پۆدکاست لە دوای پۆدکاست هەفتە لە دوای هەفتە ئەم بیرن ئەم کورسیە جێم نابێت دەبێت دانێ گەورەترم بۆ دان لازە قەدە فێکمانێ جێر پێنجمانێ بۆ کاکشەکار و کاک علی پێکەوە جێیان گرتووە بەتاڵاتی وەک بەسەوە شتێکی تر بۆ جیاکەم ماوەیەک بەردەوام با من و شانکار یین و ڤڵۆکی ژەکەم بێکەوە لێرە بەسەوە نایە هەر بەدی ئەوە ڕۆی سەلام لێمانەکار جواب لێ ناکەێت چیم کردووە ئەوە هەر ئەی بێتر ناتوانم پیاوەتی خۆمەژێ ئەو من بەردەوام بم لێ کەی هاتم ڤڵۆگێکم پرۆگرێسەکە پیشان کاکەوە سەپلمنتیاندا پێت دوتیانەوە وعدیان پێدا ئەزایەتی ئەو یەکشی بۆ من سەدایی بزانە و پرسیارشتایی لێ بکە نازانم وای تەرتیکە حەقت چییە بلەمەوێ چی بکەین پێکەوە هانی دێن ئەمجا بگاتە پێکەوە نییە پێکەوە پێکەوە حەمەدەوە فەرەت لە دەستدا بەڕاستی ینی تاوتەم بزانم ئەخە هاوتی بەتەنیا شەتوانی بیکەی بەتەنیا توانین فیلارێکە و پارێکە شتەکە بەدەست بێنی خۆش بەتەنیا پێویست بۆ ناکە کاپتنیاخوا بەخێر بێ ئاوەدانت کردەوە بەزدی ناڵێم ئینشاڵڵا ئەگەر من دەستم بەقاع کردەوە تۆ خۆکارەکەی بوو ئینشاڵڵا ئەگەر دەستم پێ نەکردەوە خەتای خۆمە زۆر سپاس ئەکاونت و هەموو شتێکی علی لە خوارەوە دانین ببورن بۆ ئینگلیزی شتەکە زانامسە کۆمنت وش زۆر دێ بەڵام ئەوە لە تیمەکەمان ئەو بەشانی کە ئینگلیزی دانەژێر نووسێکین ئینشاءڵڵا بکاری تۆ خەڵکی شوی بەڕاست با بۆیان ڕوونکەم ئەوە نییە کە فشەکەم بە ئینگلیزی قساکەم ئەوەیە باپیرم کووردە یعنی باوکم کووردە بەساپیرم زابط بووی تر ئیشی لە بەغا بوو تر چوو بەغا عیلەکەی نا لە بەغا تر باوکم کە لەدایک بوو زۆی نەماوە لە سلێمانی زوای چوو لە بەغای تر کوردی نازانێت ئەجا لەبەر بۆی عیبار نەبن نازانم چی و بە کوردی قساکەوەکۆ خەڵک لەوانە بیری لاکە باسی ئەوانەکە ئیتر کوردی هەر لایەن برد چونکە ماڵی باپیرم زۆر میوان و شتێت ئیتر هەر بە کوردی قسەیان نەکردتر کوردیەکە مردووە دایکم عەرەبە خەڵکی بەغایە لە 2012 هاتیم بۆ سلێمانی ئیتر من خۆم لێرە فێر بووم ئەو کوردیە
بس ما شاء الله زي الرزة ما شاء الله كاغالي هم شتان سيلف ميد كرديكي انجليزي وجسمي وين يا قربانته بس ما برجع بدنيا دزال بروينا مسبحية أنا مسبحية مرتفع كان إذا أكاونت مشترك كعجلة خوالو دانين زوج سباسو بس خوش خوافيس